ئارام خۆشەویستانی گەلی کوردستان خۆشحاڵین لە بەیانێکی نوێدا لەگەڵەوەی عزیز و خۆشەویست دەبین بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەمڕۆ لە بەرنامەی ئەمڕۆشماندا فۆکس دەخەینە سەر دوو تەوەری گرنگ هەروەها چەند بابەت و راپۆرتێکی جۆراوجۆر لەگەڵ هاوکارم چنوور ئەمڕۆ لەگەڵتانە بین لە تەوەری یەکەمیشماندا باسە بانێت باش هەوار بانی بینەرانمان باش لە هەر کوێیەکی ئەم جیهانن بۆ هیوایی کە تەندروست بن و لەش ساق بن و بۆ هیوای ئەوەی دەستپێکی ڕۆژێکی خۆش بێ بۆ گشتلایەک هەروەک هەوار ئاماژەی پێدا لە بەرنامەی ئەمڕۆماندا دوو تەوەری سەرەکیمان هەیە کامڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین یەکێک لە تەوەرەکانمان باس لە بابەتێکی تەندروستی دەکەین و باز لە جوانکاری ددان دەکەین هەڵبەت ماوەی چەند ساڵێکە کە دەبینین جوانکاری ددان خواستێکی زۆری لەسرە چ لەسەر ئاستی ڕەگەزینێر چ لەسەر ئاستی ڕەگەزی مێ هەوار ڕەنگە لە ساڵانی ڕابردویان زۆر جارکە بازە بابەتی جوانکاری دەکرا یەکسەر یان بەستەوە بە خانمانیان و خانمان ئارەزوی جوانکاری زۆرەکە بەڵام ئێستا شتەکە وای لێ هاتووە کە لەسەر ئاستی هەردوو ڕەگەزەکە خواستیان لەسەرەوە بە تایبەت باسە جوانکاری ددان دەکەین بۆ ئەمڕۆ بزانین ئەو کەسانی کە دەتوانن جوانکاری ددان ئەنجام بدەن ئایا ئەو کەسانی کە هەتا ئێستا جوانکاری ددانیان کردووە ئایا وەکو پێویستی بووە یاخود وەکو چاولێکەریش بووە بازە جۆرەکانی جوانکاری ددان دەکەین چەند جۆری هەیە شێوازەکانی چۆن ئەنجام دەدرێت ئەمە بابەتی یەکێک لە بابەتەکانمان دەبێت کە دواتر پزیشکێکی پسپۆڕی ددان لەگەڵ ئێمە دامیوان دەبێت و وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە زانیاری زیاترمان لەسەر بابەتەکە لە تەوەری دووەمیشماندا باز لە کاریگەری و لەکەوتەکانی ڕکلامی با بڵێم ئەو ڕکلامانە دەکەین کە لە ئامڕازەکانی ڕاگەاندندا بڵاو دەکرێتەوە ئێتا ڕکلامی تەلەڤیزیۆنیە ڕادیۆیە جاران ڕکلامی ڕۆژنامەش هەبوو بەڵام بەهۆیەوەی کە ڕۆژنامە تا ڕادێک کەمترە خوێنرێتەوە لە ئێستەیە بۆیە زیاتر ڕکلامی تەلەڤیزیۆنی هەروەها ڕکلامی ڕادیۆیی ئەمانە ئەتوان کاریگەری دابنێن اینجا ئێمە ئەپرسیم زانی ئەو کاریگەریانە چین بەلایانی بێگومان نێگەتیڤدا بێگومان کاریگەری پۆزتیڤیشان هەیە بەڵام بابزانین ئەو کاریگەریە نەرێنیانە چین کە ڕکلامەکان بەتایبەت ڕکلامی تەلەڤیزیۆنی هەروەها ڕکلامی ڕادیۆیی لە کاتی ئێستا دروستی دەکەن لەسەر وەرگێر بەتایبەت ئێمە باسی خێزانی کوردی دەکەین لە تەوەرەکەماندا و فۆکسەخینە سەر با بڵین بارودۆخی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان بێگومان ڕکلامەکانیش بە شێوازی جۆراوجۆر بەرهەم دەهێنرێن چنوور زۆر جار شێوازی سیر و سەمەرە و بابەتی سەرنجڕاکێشی تیادا بەکارهێنرێت بۆ ڕاکێشانی بینەرە بۆی کە ئەو بابەتی کە هیانە بگاتە کڕیاری تر بە هەر شێوەیە ئیتر بەبێ گوێدانە ئەوەی ئەم کاریگەری باشە خراپە گرنگەوەی و ئاماجەکەی خۆی بێت کە بەتایبەت ڕکلامکار کە ئەوێت زۆرترین دەستکەوت و قازانج بەدەستبێنێ بێگومان پسپۆڕێکی ڕاگەاندن ئەمڕۆ وەڵامی ئەم پرسیارانەیەتەوە کە بەڕێز دکتۆر کاروان عەلیە بە خۆشحاڵی ئەمڕۆ ئامادابێ چەند بابەت بڕگەیەکی چەند بڕگە و بابەتێکمان هەیە دەچینە لای یەکەم بڕگەی پرۆگرامەکە کە باس لە ئەوە دەکات کە لەگەڵ ئەوەی کە ماوەی چەند ڕۆژێکی ماوە هەوار وەرزی زستان بە تەواوی کۆتایی بێ چەند هەفتەیەکە کە پلەکانی گەرما بەردەوام ڕوو لە زیادبوون دەکات لەگەڵ ئەوەشداوە نزیک دەبینەوە لە وەرزی بەهار و پلەکانی گەرما بەرزەوێتەوە بەڵام لە هەندێک ناوچە بەتایبەت ناوچە شاخاویەکان هەتا ئێستاش بەفر بەو ناوچانەوەمەوە کە دیمەنێکی جوانی بە ناوچەکە بەخشیوە سەرنجڕاکێشە بەلای هاوڵاتیانە لەو بارەیەوە راپۆرتێکمان ئامادەیە با بەیەکەوە بینەری بین. بەفر چیا و دۆڵەکانی باڵەکایەتی بە تەواوەتی داپۆشیوە و تا ئێستا لە چیاکانی باڵەکایەتی بەفربارین بەردەوامە. جوتیارانی باڵەکایەتی بەدڵێک خۆشەوە سەرقاڵی کاری پاکردنەوەی باغەکانیان و بەفر و بارانی پێویست باریوە و چاوەڕوانن لە ئەم ساڵدا بەرهەمی باش کۆبکەنەوە. بەفرشی باش باریە ئەگەر بەفری بباری ئاوکانی ئەوانە زیاد دەکەن بەڕاستی منتخەی باڵەکایەتی ئەگەر بێت و مەسەڵەن ئەو بەفر و باران نەبی چ بەنداش نتوان لە دروست نەکرای ئیسفادەی لێ بکەیت خەڵکەکی زۆریش مەسەڵەن لە منتیخی خوارد لێ شینای و شتیواکەن وەکو فەلاعی تەماتە و خیار و باینجان و شتانە یەکەن و بەنە منتیخەی هەولێر و دەوەکوانە لێ ساغەکەنەوە. جگەل لەو بەفر و بارانەی ساڵانە لە باڵەکایەتی دەبارێت هیچ سەرچاوەیەکی تری ئاو لە سنوورەکە نییە تاکوکانی و ڕووبارەکانی پێزیاد بکەن و ببێتە سەرچاوەی ئاودێری لە ناوچەکەدا. پێشی بگەینە وەرزی بەهار ئەو کانیا بژاینەوە
کانیەکان دەربووینەوە 2 ساڵ 3 ساڵ بوو بەفر و باران ڕووی لە کەمی بوو ئاوەکان نەئەبوژانەوە بەڵام ئەم ساڵ دیار بوو بەفر و بارانێکی زۆر هات ئاوەکان بوژانەوە بە دەرەجەیەک ئەم کانی هەر ساڵانێک کە بەفر و باران نەئەباری ئەم کانیە نەئەبوژایە ڕووباری چۆمانش ئەم ساڵ زۆر زیادی کردی ئاوەکان بە دەرەجەیەک زۆر زیادیان کردی الحەمدوللا بەفرێکی زۆر باریوە لە سنووری لە قەزای سۆران و ڕانیە و لە خوارێ لە منتیقی خوارێ خەڵک دێت بۆ فەلاعی ساڵان کە دەهاتن زۆربەی خەڵکەکان نەوەسە ناکەتنەوە بەڵام ئەم ساڵ کە ئاوەکان ڕویان لە زیادبوون کردیا خەڵکێکی زۆر ڕوو لەسەرەوە کات و کوێستانەکانی باڵەکایەتی فەلاعاتی خۆی بەڕێک پێچی ئەکات. بەڕێوبەری کشتتوکاڵی چۆمانیش لەبارەی بەفروبارانی ئەم ساڵ باس لەوە دەکات کاتی بارینی بەفروبارانی ئەم ساڵ کاتێکی زۆر باش بوو و ئەوە شیوەیەکی زۆر بە جوتیاران بەخشیوە و چاوەڕوان دەکرێت ئەم ساڵ جوتیارێکی زۆر دەست بە داچاندن بکەن. بەفروبارانی ئەم ساڵ کاریگەری باشتری هەیە لە ساڵی ڕابردوو ئەگەر بە ژمارە ساڵی ڕابردوو ژمارەکەی زیاترە بەڵام بارانی ئەو ساڵمان لە کاتی زۆر پێویست هات چونکە بارانیش پێویستی بەسێ شت هەیە بۆ ئەوەی هەڵی سنجینین بارانەکە تا چەند باشە لە ڕێژەی بارانەکەی و کاتی بارانبارین و چۆنیەتی دابارین چاوەڕوان دەکەین کشتتوکاڵی ئەو ساڵمان ئەو ساڵ هاوینی لە پێشمانە کشتتوکاڵەکە زۆر باشتر بێت جوتیاران زیاتر ڕووبکەنە شێلگەکانیان و ڕووبەری زیاتر دابچێنن. باڵەکایەتی زیاتر لە 36,915 دۆنم زەوی شیاوی بۆ کشتتوکاڵکردن هەیە ساڵانە زیاتر لە 5,100 جوتیارکاری کشتتوکاڵی تێدا دەکەن و بڕی بەرهەمی ساڵانەشی بە گوێرەی ئاماری کشتتوکاڵی چۆمان بریتە لە 396,393 تۆن لە بەرهەمەکانی سەوزەوات و میوەجات و چەندین بەرهەمی دیکە. زۆسک باڵک گەلی کوردستان باڵەکایەتی. بەڵە خۆشەویستان سپاس بۆ کارمان زۆزک بۆ ئامادەکردنیەوە راپۆرتە و ئەو دیمەنە جوانانە کە ئامادەی کردو. بێگومان ڕۆژانە گۆڕانکارەکانی کێشوهەوا و لە ئەم ڕۆژانەشدا پلەکانی گەرما تا بێ بەرزەبنەوە بەڕاستی بێزارکەریشە. ڕۆژی ڕابردوو بارانێکی باش باری بەڵام پلەکانی گەرما هەر بەرز بوو گەرمامان بچنور سبزانین دوایان گۆڕانکارەکانی کێشوهەوا فەرموون بە یەکەوە بینەبین.
وتمان کە یەکێک لە تەوەرەکانی ئەمڕۆمان تەوەرێکی تەندروستی و باز لە جوانکاری ددان دەکەین بزانین جوانکاری ددان بۆ ئێستا خواست لەسەری چۆن ئەڵبەت خواستەکە زۆرە چ لەسەر ئاستی ناوخۆی چ لەسەر ئاستی نێودەوڵەتی خواستێکی زۆری لەسرە بەڵام ئایا ئەو خواستە وەکو پێویستیە لە کاتی پێویستیدا ئەنجام دەدرێت یاخودەوە تاوەکو چاولێکەریش ئەنجام دەدرێت کێنەوە کەسانی کە دەتوانرێت جوانکاری ددانیان بۆ ئەنجام بدرێت و جۆرەکانی چین و شێوازەکانی ئەنجامدانی چین لەسەرم بابەتە بە وردی گفتوگۆ دەکەین لەگەڵ دکتۆر ڕاستی نەجات کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی ددانن دکتۆر ڕاستی بەیانێت باش و بەخێراتی زۆر بەخێر باش سپاس مەمنون سەرچاوان بەخێراتی دکتۆر کە دەڵێن جوانکاری ددان ڕەنگە نای خۆی بەخۆیەوە بێ هەمومان ئەوە بزانین کە جوانکاری ددان چی ئەگرێتەوە چۆنە بەڵام ئەو بابەتانەی کە دەچێتە چوارچێوەی جوانکاری ددانەوە زیاتر چی و چی لە خۆ دەگرێت خۆی جوانکاری بابەتێکی بربڵاوە بڵێ هەموو شتان ئەگرێتەوە کە ئەو نەخۆشە سەردانی ماکە بۆی چۆن شێوازێکی تازە ڕەنگێکی تازە بابەت دەمودانی بڵێ اینجا ئایا ئەمە لە سەرەتایترین شتەکانەوە بێت ئایا بڵین گۆڕین ڕەنگی دانی بێ حەسکادانی سپیتر بێ دانی جوانتر بێ یاخود گۆڕینی شێوازی دانەکانی بۆ نشکلی دانەکانی بەدڵ نییە یان دانەکانی چەندانێکی لەدەستداوە و بۆتەوە کاری ناشرینی بە دەم و چاویەوە نەکرد بە دەمودانیەوە ئەمانە هەموو وا لەو نەخۆشە ئەکا کە سەردانی پزیشکی دانکە بۆ ئەوەی دانەکانی شێوازێکیان ڕوخسارێکی تازە و جوانی پێببەخشێ جا هەرێکێکیان لەوانە بەشێکی گەورە لە خۆیەگرێ بۆ نمونە ئەو کەسە دەمودانی خوارە حەزەکە ڕێکی بکاتەوە و شێوازێکی جوانتر بێ ئەو کەسە دەمودانی زەردە حەزەکە شێوەکی ڕەنگەی بگۆڕێ هەرێکێک لەمانە هەمووی ئەکوێتە بابەتی جوانکاریەوە ئەنجا ئەو کەسە کامیانە و کامی پێویستە و ئایا پێویستەکە بۆی بکری ئەویانەکەوێتە سەر بینی نەخۆش و دکتۆرەکە کە چی هۆڵی سمایلەکەی کە زۆر باسەکرێت ئەویان چی ئەگرێتەوە هۆڵی سمایل وەکو ناوێک وایە وەکو چۆن بڵێ ناوێکی بازرگانی ئەوە بڵێ شتێکی تایبەت بێ کە نەخۆشیڵێ ئەمێ هۆڵی سمایلکەم تۆ کە دانەکانە ڕووپۆژەکەی بە هەر شێوازی لە شێوازەکان بێ ئایا بە ڤینیر بێ کە ئەویش دایرێکت و این دایرێکتیە بڵێن ڕاستەخۆ ناڕاستەخۆ ئایا بە کیفێکی زرگۆن بێ بە ئیماکس بێ بە هەر شێوازێ بێ شێوازێکی تازە و جوان ببەخشێ بە دانەکانی پێوتێ هۆڵی سمایل دکتۆر ئەگەر یەکێک لە سەری باسیکی ڤینیرەکە چیەگرێتەوە ئیماکسەکە چیەگرێتوانێ ڕوونیکەیتە بەڵێ سەبارەت بە ئیماکس و زرگۆن ئەمانە کەوتوتە سەر جۆری ئەو مادەی کە پی دروست دەکرێت بۆ بەپی ناوەکەی ئەگۆڕێت بەڵێنکاڵی ئیماکس یان زرگۆن مەبەسمان لە جۆری ئەو شتەیە کەوەی بەس لە پێکاتەوە مادەکەی نەک ئەوەی کە شێوازەکە و جۆرە بەڵام بەنسبەت ڤینیرەوە جیاوازە لەوانجە ڤینیر ئەو توێژاڵە تەنکەیە کە ڕووپۆشی دانەکەی پێگۆڕین واتە شەرنی هەموو دانەکە دەستکاری کێنێمە بەس بەشی دەرەوەی دانەکە لێ ئەگیرێت و هەنێ جار هەر لێشی ناگیرێت بۆ نمونە کەسێک دانەکانی بچووک بێت یان شاش بێت ئەوانە ئەیانێ ڕووپۆشێکی بۆکەن هەم ڕەنگ هەم شکلەکەی بگۆڕن و ئەو نێوان و کلێنانە پڕکەنەوە واتە ڤینیر بە کوردیەکەی و کورتیەکەی ئەوەیە کە توێژاڵێکی تەنک ڕووپۆشی دانەکانی پێبکەی بەس لە دیوی دەرەوە ئەمە بۆ کەسێکە کرێت خۆ ئێستا هەموو کەسێک حەزی لێ بکە بەڵام کەوتوتە سەر ئەوەی ئا پێویستی بەوە هەیە یان نا ینی تۆ ناکرێت تۆزێ ڕەنگی دانەکانە زەرد بێ هەموو دانەکانە دەستکاریکەی لە بە خاتری ئەوەی کە تەنها بۆ سپیکردنەوەیەک نەخێر بۆ گۆڕینی شێواز و ڕەنگی دانەکەی بۆ گۆڕینی ڕەنگەکەیەتی ئاخر ڕەنگەکەی لە زەردەوە بۆ سپی خۆت هەڵێبژێری ینی هەر ڕەنگێکە هەر ڕەنگێک کە تۆ خواستە بێ حەز لێبێ ئیگۆڕی چکە ئێمە چەندین ڕەنگمانەیە بەڵێ چەند ڕەنگی هەیە دکتۆر زۆر ینی ڕەنگەکەن بە بڵێنکاڵەی ئێڵەکان ئێڵوان ئێڵ2 بیەکان ئەیوان ئەنجا سفرەکانی یانی چەندین ڕەنگمانەیە کەوتوتە سەر چی هەڵبژێری خۆی و ڕەنگەش ڕاستیەکەی هەڵبژاردنەکەی کەوتوتە سەر ڕەنگی پێستی ئەو کەسە چەند هەڵبژاردنێکی هەیە تەناوەت خۆی دەستنیشانی کا دکتۆرۆنیە خۆیان دەستنیشانیەکەن ینی بەڕێکەوتنی هەردوو لە بۆ نمونە ئەگەر ببینی زۆربەی خەڵک حەزەکاڵێ مادەم کە من ڤینیرەکەم یان هۆڵی سمایلەکەم باس سپیترینیان هەڵبژێرم خۆی ئەوە شتێکی ڕاست نییە ڕاستێکی زۆر جارێمە هاتوۆتە بەرچاومان کەی بینی زەقزەقە زۆر سپێکی ناشرینە لەبژێرم ناشکرێت دکتۆرەکەی جباری کا بڵێ نابێ ئەوە بکەیت و لە کۆتاییە خواستی هەردوو لاوێ بەڵێ ئێمە وەکو پزیشک بۆی ڕوونەکەینەوە ئەمە ڕەنگەکانە ئەمە ئاوێنەیە سەیریکە وەنیە تۆ بەپێی بۆ نمونەگەر ئافرەت بێ مەیکەپەکەی ڕەنگی خژی پێستی چاوی ئەمانە هەمووی
دیاریکردن بۆ ئەوەی کە بزانین چی ئەکەیت باش بەڵام ناکرێت زۆر سپی ئەوەت کردوتە زۆر سپی هەندێک کەس یان باشە خەڵکی خۆمان خەڵکی وڵاتی خۆمان زیاتر حەزان لە ڕەنگە سپیەکەیە زیاتر ڕەنگە سپیەکە بەکارێنەوە کۆیکە بۆی دەرکەوێت لە دوورەوە دیار بەیانە چێتە ئاهەنگێ بۆ نمونە دیار بێ دەمودان بەڵام وەکو پێم وتی سپیەکەش ڕەنگی هەیە خۆتۆ کە ئەڵی سپی سپی ئەویش بە پۆینتە بە دەرەجەیە بە ڕەخەمە ینی هەموو ڕەنگەکان لە بەردەم تا کاماڵە بژێری بەس بەداخەوە ینی زۆربەی کەس کاڵێ کە من هەر ئەیکەم بە هەر زۆر سپی بێ ئینا لەوانەیە زۆر جا لەگەڵ دەموچاوی لەگە پێستی نەگونجێ بەڕاستیان کەی بینی زۆر زەخە ئەتوانی سپیکی جوان هەڵبژێری ینی هەر سپی بێ بەڵام جوان بێ بەڵێ دکتۆرگیان ماوەی چەند ئەمێنێتەوە ئەم جوانکاری کە ئەنجامەدرێت ئەمەش جۆرەکە لە جوانکاری ماوەکەی ئایا کاتیە بۆ ماوەیەکی کاتی ئەمێنێتەوە ئەم جوانکاری و هەموو بەشەکانی تری ئیشی ناو دەم کە بۆ نەخۆشەکرێ پەیوەستە لەسەر سێ خاڵی گرنگ یەکەمینیان ئەو پزیشکی کە بۆیەکە تا چەند شارەزایە بە شێوازێکی زانستی بۆیەکە دومینیان ئەو نەخۆشە تا چەند ئاگای لێتی ئەوە زۆر خاڵێکی ئاگالێبوونەکەی بێ چۆن یعنی تۆ بەڕاستی کە هەموو جوانکارێکێکی وەکو دانی خۆت نییە ئەبێ ئاگاو لێبێت لە پاکوخاوێنی زیاتر لە جاران ڕایگری لە دانشردن لە بەکارێنانی پەتیدان هەروە ئەو خۆراکانێکی خۆی ناکرێت ئەو خواردنە ڕق و لینج ئەوانە کە پێوەی ئەنووسێ وەکو جاران بەکاری بێنی و بیخۆی ئەبێ ئاگاداری خواردنانی کە ڕەنگی تیانەکە کێشەی نابێت ئەگەر بە شێوازێکی تەندروست و باش بکرێ ڕنگ ناگرێ ئەگەر بیشیگرێ بە پۆلیشێ بە شتێ لێ بێتوان شتێکی دایمی نییە کاتە جۆری چارەسەرەکە پێویستە مانەوەی وەکو بەڕێز ئاماژە و پێکرد پێویستە بەو سێ خاڵەوە نەخۆشەکە تا چەند ئاگادارێتی پزیشکەکە تا چەند بە شێوازێکی زانستی باش بۆی کردووە خاڵی کۆتاش بریتێ لە ئەو مادەی کە بۆی بەکارێ ئەم ڕێکاری و ڕێنمایانە بۆ هەموو جۆرەکانیدان بۆ هەموو جۆرە چارەسەرەکان هەمان شتە بەڵام کە تۆ جوانکاریەکی زیاتر چونکە دائیمەن جوانکاری پێویستی بە ئاگاداری زیاترێ بۆ مانەوەی بۆ ئەوەی چکە ئێمە شتە بە کاتی ناکەین بەڕاستی بۆ ئەو نەخۆشەیە بۆ هەمیشەی پێوەی بێ باش بێ لەبەرەوە ئەگەر بێ سێ خاڵە ڕەچاوکە باش دکتۆریان ئێمە باسی تەندروستی ددانەکانەکەین بێگومان تەندروستی ددانەکان پێش جوانکاریە ددانێکی تەندروست بەندە بە جوانکاریەوە یاخود ئەبێ سەرەتا ددانەکە ئەگەر بۆ نمونە کلۆر بوو بێت ڕەش بوو بێتەوە یان ئیلتیهاباتی هەبێت پووکەکە یان با بڵین هەر کێشێکی تەندروستی ترکە پێوەستە بە ددانەکان و پووکەوە ئەبێ ئەوانە چارەسەر بکرێن اینجا ئەم جوانکارانە ئەنجام تا چەند خەڵکی ئێمە سەرەتا گرنگی بە تەندروستیە هات دواتر بە جوانکاری خۆی ئێستا هەردووکی باشە ینی بە خۆشحاڵیەوە خەڵک زیات گرنگی ژیا بە تەندروستی دەمودانی و جوانکارێکە تۆزە زیاتر تەوان دائما خواستی زیاتر لەسەر بەڵام ئێمە ناتوانین هیچ جۆرە جوانکاریەک ئەنجام بین ئەگەر هیچ کێشێ لە کێشەکانی دەمودانی هەبێ تۆ نەخۆشە هیچ کێشێکی تەندروستی بێگومان تۆ دانە کلۆر بێ هۆڵی سماڵی چێکی هەر ناکرێشتیوە تۆ دانە کلۆرە ڕێکردنەوەی چێکی ناکرێت بێگومان وەکو باسمان کردیان یەکێکەوێ دانی ڕێکاتەوە ئەوە شە جۆرێکە لە جوانکاری ئەگەر ئەو کەسە دانەکانی کلۆرە شکاوە یان نیەتی ئەبێ پێشکی ئەمانە بکە ئەنج ڕێکی کاتەوە جوانکاریکە یەکێکەوە ڤینیرکە یان هۆڵی سمال یان ئەوانی کە باسمان کرد ئەبێ هەمووی بە شێوازێکی تەندروست پڕکرابێتەوە کێشەی نەبابێ ئەنجا بێتە سەر جوانکاری و لە هەمووش یەکێک لە خاڵە گرنگەکان تەندروستی پووکە تۆ زۆر جار دروستکردنی دان خۆی ئەبێتەوە کارێک بۆ ئەوی کە تەندروستی پووک تێک بات و ئیلتیابکەیان ڕەنگەکەی بگۆڕێ یان خوێنی لێبێ یان جۆرە لە جۆرەکانی هەوکردنی هەبێ کاتە ئەگەر خۆی پێشتر هەی بێ ئەوە ئەو کاتە هەر ناتوانێت بکە ئەنی ئێمە ئەبێ هەموو کێشەکانی ناودەم چارەسەرکەین ئەو ڕێکارانە چین کە بۆ بابەتی کێشە تەندروستەکانە گیرێنە بە بۆ نمونە دەرمان بەکارەهێنرێت یاخود هەر پشکنینی چەند مانگجارێک ئەبێ ئەنجام 6 مانگجارێک بێ 6 مانگجارێک هەموو کەسێکیان ئەگەر هیچ کێشەشی نەبێ سەردانی پزیشکی دانکە بۆی لە نزیکەوە ئاگاداری تەندروستی دەمودانی بێت کە شەر نییە تۆ دانێکە بشکیان بێشێ ئەنجا سەردانی پزیشکی بۆی ئەگەر کلۆریەک شتێک تێ تۆ خۆشە هەستی پێ ناکەی هەوکردنێک کێشەیەک تەیە ئاگادار بکرێتەوە و بە زووترین کات چارەسەری بکەی ئەم ڕێنمایانە هەمووی جێبەجێکرێت دانەکان چاگەکرێت کلس و پیسی و ڕنگ هەموو شتێک چاگەکرێت ئەنجایتە سەروی ئایا تۆ چ شێوازێک لە شێوازی
جوانکاری بەکارێنی. ڕەنگە زۆر جار دانەکە هیچ کێشێکیشی نەبێت یاخودەتەوە تا ئازاری نەبێت ئێمە نەچینە لای پزیشکی پسپۆڕبووی کە بزانی چێتی. باشە دکتۆر هیچ کەسێک هەیە هاتۆتە لای ئێوە کە ددانی هیچ گرفتێکی نەبێت هیچ کێشێکی نەبێت لە ڕەنگە لە تەندروستیە بەڵام داوای جوانکاری بکاتەوە بڵێ بێگومان ڕۆژانە ئەوانە ئەبین ینی تۆزێک تا حدێ بۆ تا چاولێکەری ژیانی ینی شەر نییە تۆ دانە بۆ نمونە یەک تۆز خوار بێ یانی یەک تۆز ڕانکەی بەدڵ نەبێ بڵێ من هەر هەموو چکەت ئەم شتە ناکرێت دوودان و یەکدامکەی تۆ بەلایانی کەمەوە بێ دەدانی سەرەوە بکەین اینجا کە سەرەوە ئەکەی خوارەوە ڕەنگێکی ترە هەر ناشرینتر یعنی تۆ لە دانێک و دوودانەوە سەرێکی نەخۆشەکە هەڵک شێ بۆ ئەوەی کە دەستکاری بیستدانی بکە کە لەوانە هیچ یان مشکلی نەبێ ینی شێوازی تر هەیە ینی بۆ من نەخۆ تۆتوانی ڕەنگی دانەکە و بەدڵ نێتوانین بە پاکردنەوە بە لەیزەر بە بلیچین بە زۆر شێوازی ترێ بیکەی کە زەرەریشی نەبێ و تێچوشی کەم بێ و دەستکاری دانی خۆشە نەکەی بەڵام هەنێ حاڵەت هەیە کە دانەکانی هەمووی شکاوەیان زۆر بەدڵی نییە یان ڕانکەی لە شوێنێک بەعزێ نەخۆشیمان هەیە کە ڕەنگی دانەکان بە شێوازێکی هەمیشەی ئەگۆڕێ و پەڵەپەڵەیەکە یاخود دانەکانی زیاتر لە چەند جارە پڕ کردوێتەوە پڕکراوی گەورەیە یعنی ئەمانە هەمووی هۆکارن بۆی کە ئێمە خۆشمان بە نەخۆشەکە بڵین شێوازی لە شێوازەکان بێگومان ئەو کات ئێمە شێوازەکانی بۆ ڕوونەکەین ئەو کامیان هەڵەبژێرە و کامی بەدڵە بەڵام ناکرێت تۆ بۆ سەرەتایی ترین شت تۆ یەکسەر دەستکاری بیستدان بکەی بەڕاستی. دکتۆرگیان هەندێک کەس دەڵێن هەر خۆم بیستومەیانی لە دەمی هاوڵاتیانەوە دەڵێن لە خۆیەوە دانەکانمان تێک دەچێت لە کاتێک شتا خزمەتێکی باشیشی دەکەین ینی ئەمە بۆ چیە گەڕێتەوە ئەمە کارە چییە خۆی ئەمە دوو زانستی پزیشکی تا چەند هۆکارەکان بۆ چیە گەڕێت دوو لایەنە ئەم بابەتە یەکیان بۆ ماوەیە کە بۆ ماوەی دانی لاوازە لە کەسێکی تر زیاتر دانی خراپە بێ لایەنی دۆمیان بریتێ لەوەی نەخۆشەکە خۆک و باسمان کرد سەردانی پزیشک ناکە ینی ئەم پشکنی نەکردووە گرنگی بەدەم و تەندروستی دەمودانی نایە دانشتنەکەی بە وەکو پێویست نییە ئەمانە ئەم خۆی لای خۆی زۆر باشە شتەکان بەڵام وان نییە کە سەردانی پزیشکێکی دانەکەسەیەکی لێ 8 دانە کلۆرە پێی سەیرە چکە دانی ناشێ وەکو باسمان کەشە نێت تۆ دانە بێشە ئیلا اینجا سەردانی پزیشکیان چارەسەر بۆ دانەکانە بکەیت یعنی ئەگەر بۆ بە لاردوو حاڵەتەکەشە ئەگەر بۆ ماوەش بێ تۆ بێ کەسێک خۆکە بدانی بۆ ماوە بۆ ماوەی لاواز بێتە ئیهمالیکە ئەبێ لە کەسێکی تر زیاتر ئێتیمامی پێ بە ئەگەر جاران جارێک دانیشتووە بێ 3 جار دەمودانی بشوە پەتیدان بەکاربێنێ سەردانی پزیشکی کا 6 مانگ جارێ ینی شەر نییە کە تۆ بۆ ماوەی دانی لاواز بێ ئیتر بڵێ من چی بکەم هیچم لە دەسەڵاتانی بۆ ماوە لاوازە لەبەر ئەم دوو هۆکارێکە ئەڵێ وام لاتوە کەس نییە لە خۆیەوە لە پرەکاوای لێبێ هەنی حاڵەتمانەیە لە مناڵە لای خۆمان ئەڵێن بە بۆن کەوتووە یان شتێ لە بابەتەش خۆشتی باش زانستی نییە بەڵام ئەمە پێوترێ ڕەمپاندکاری ئیندانەکانی دایک و باوکەکەیێنن لە یەک ساڵە دەدانی کلۆرە بێ لە دانە هەمی شیرەکانیان ئەو حاڵەتە دەگمەنانە هەیە بەڵام زۆر نییە ئەو پەتیدانی کە باسەکە دکتۆر مەرجە یاخود زەرورە و کەسێ بەکاری تەواوکەری فڵچەکەیە ئەمە بەداخەوە کە نانێگە خۆیان گۆشتێگە خۆ ئەنج پەتێکی دان بەکارێنێ شتیوان نییە خۆی دان کە بە فڵچە ئیشۆی هەموو ڕۆکانی پانابێتەوە بە تایبەتی کەسێک دانەکانی زۆر جوتیان کەسێک دانی دەستکرد لە دەمیاتی ئەوانە بەعنی هەموو کەسێکە بێ پەتی دانەکە لەگەڵ پەتەکە بەکاربێنێ دواتر فڵچەکە باش فەرقی نییە بەڵام باشترە فڵچەکە بەکاربێنی بۆی دانەکانە پاک بە ئەنج پەتەکە بەکاربێنی باشترە بێ بەڵێ دکتۆر لە ئەو دانانی یاخود ئەو کەسانی کە دانیان خوارە بە چەند ڕێگا ئەتوانێت دانەکان ڕێکاتەوە دانانی تەل چیترمانەیە زانستری ترینیان دانانی تەلە لە هەموو تەلەکە چەند جۆری هەیە تەلەکە هەمانە ئەگەر جوڵاومان هەیە لەگەڵ جێگیرە هەندێک جار هەردووکیان بێکەوە بەڵام جوڵاوەکە واتە لە دەما جێگیر ناکرێ وەکو براکێتەکان کە دانرێلی دەمی نەخۆشە ئەو بەپێی جۆری خواری ئەو دەمودانی ئەو کەسە ئەو نەخۆشە قالبی بۆ گیرێ و بۆی دروستەکرێت لە مختبەر و ئەگەڕێنرێتەوە لە دەمیان دائەنرێت ئەمە ینی لا ئەبرێ و دائەنرێتەوە لە کاتێکە لە زۆرترین کات لە دەمیان بێت شەوان تا بەیانی لە دەمیا بێت ئەوە زیاتر ئەو قالبانەیە کە پێوترێ بڵێن بە ئینلاینەر بە ئینڤیسیلاین نەکرێ ئەوانەیە کە
خواریەکەیان تا حدێکی زۆر نییە حەزیش ناکە براکێت دانێ بۆ نمونە بێژەرێکی وەکو بەڕێستانە یان کەسێکی ئەکتەرێکە یان مامۆستایەکە ئەڵێ حەز ناکەمەوە براکێتە زۆر لە دەمما بێ ئەگەر بگونجێت دوای ئەوی لەلایەن پزیشکی تایبەتی دانڕێکردنەوە سەیرەکرێ ئەتوانێت بەو قاڵبە بیکات پێڵەن قلای خۆمانە قاڵبێکی ئاویە شەفافە ئەوە چەند سەعاتێک ئەکرێتە دەمیەوە بۆ ئەوەی جاقالبەکەی بۆ ئەگۆڕێت ینی هەفتانە و 2 هەفتە جارێ ماگانە ئەگۆڕێ تا دانەکە ڕێگەی بێتەوە لە کاتی خواردنوشتی شەهر لە دانیا بێت یان لۆ کاتانە بە لای بە ئەگەر لە دەمیا بێت تەبعاان ناخۆشت یانی تۆ ئەو قاڵبە لە دەم تا بێنانی چیە خۆی قورسە ئەوە جۆرێکە لە شێوازەکانی ڕێکردنەوە ئەو خاڵ بە شەفافە بەڵام بۆم حاڵەتێ نابێت بەڵام وەکو باسی کرد باشترین ڕێگە بۆ ڕێکردنەوە بۆ ئەو کەسانی کە دەمودانیان خوارە بەدڵیان نییە تەلە هەنێ حاڵەتێ ئەلێ تااقەتم نییە بیکەم ئەتوانێت بە کیف بیکە لە دانەکانی ئەیژیرێ جوانکاری بۆکرێ ئەگەر زۆر بێت نەیکا باشتر بەرەوەی تۆ ناکرێ بەشێکی زۆر لە مینای دانە بگری ئەمەچە دانە ڕێگەکەیتەوە ڕاستە ئەکرێ و جوانیژە بێت بەڵام زەرری گیانەوە بەدانەکانی لەبەرەوەی ئەمە زیاتر ئەڵێن ئەگەر بکرێ ڕێکردنەوە تەلەکان دکتۆر هەیە لە بەشی دەرەوە دانرێ هەیە لە بەشی ناوەدان دروستە چ جیاوازیەکیان هەیە کامیان کاریگەرێکی باشترە کاریگەری تەبعانەوەی لە دەرەوە ئەکرێ قەت لە ناوە لەوانەیە نەکرێ باشتر نەبێ بەڵام زۆر کەسەیە لە حەزەکەم تەلەکە لە دەممان دەرنەکەوێت ئەو کاتە ئەی لەوانەیە کاریگەری بێ لەسەر قسەکردنی زمانی عزێتی بە تونکردنەوە و دەستکاریکردنەکانی لەبەرەوەی کە دەرنەکەوێت بۆی ئەگە بڕیارتدا یعنی ئەمە زۆر شێوازمانە ئەتوانی بۆ نمونە بە سیرامیک داینی لە ڕەنگی دانەکە بە ستیل نەبێت ئەتوانێت دیوی ناوە داینێ ینی شێوازی ڕێکردنەوە زۆرە بەڵام تۆ باشترینیانەوەی کە ئەوڵ بژێری کە پزیشکەکە ئاماژەی پێکە لەگەڵ دانەکە چی بگونجێت چ جۆرێک بەڵێ بە پێی جۆری چارەسەرەکەی کامیان لەگەڵ یا باشترە و سریعترە و ئەو شتانی کە پێی ئەکرێ بکرێ باشترە ماوەکەی دیاری کراو نییە دیاریکراونیە هەر بۆی هەیە خۆی لێبێتەوە ئەو ددانە کاتەکە خوار بۆتەوانێ دواتر کە ئەمی بۆ بەکارێن بەڵێ خۆی لێرا دووسێ خاڵ هەیە یەکێکیانەوەی باشترین کات بۆ ئەوی تووشی و کێشانە نەبی ئەوەیە کە لە تەمەنێک هاوڕێکردنەوە بکرێ لە 12 ساڵیە کە دانامیشیەکانەمەی هاتووە تا تەمەنی گەشە ئەوەستێ 12 بۆ 8 ئەگەر نەکرا دواتر کردمان لە هەر تەمەنێکا بێ ئەکرێ بەڵام پێویستی بە ئامراز و بە چارەسەر و هاتوشۆی زیاتر بێت بۆ ئەوەی ئەو کەسی کە دانەکانی ڕێکاتەوە زۆرجان نەخۆش وەکو خۆی لێتەوە ئێمە دوای ئەوەی کە چارەسەرەکەی تەواو بوو پێویستی بە هیچ نەما ناکرێ و نەخۆشە ئاوایەک سەر تەلەکەی بۆ رابەری بڕاتەوە چکە معڕەزە بۆی بگەڕێتەوە جسمیسان لە گۆڕانکاریە لەبەرەوە لە دیوی ناوە تەلێکی باریکی بۆ دانرێ و بەجێ ئەڵڕێ بۆ 3 ساڵ 5 ساڵ یان زیاتر کاریگەری نییە ئیسعاج نییە ئەمێنێتەوە ئەوە زۆر سەرورە لە هەموو حاڵەتێکی ڕێکردنەوە بکرێ هەنێ جار هەر بۆ قاڵ بە شەفافی کە باسمان کرد بەس جۆرێکی ترێتی ئەمێنێتەوە هەر وەکو ڕتەینەرێک وەکو مانەوەیەک ئەمێنێتەوە و پێڵێن ڕۆژانە ئەوەنە سەعادێکی تەدەمت بۆ ئەوەی دانەکانە بەم شێوازە بمێنێتەوە چەند ساڵێکی زۆر ینی ئەوە زۆر نەخۆش بەداخۆ پەلاکە 6 مانگ نابە ئەڵێ دانم ڕێکە و تەلەکەی ناوەشم دانا و لایە بە بە تایبەتیوانی لە گەشەیان زۆر ئەگۆڕێت یان دانی عقلەکانیان ماوەیەکی زۆر بمێنێتەوە بۆی وەک خۆی بێگومان تۆ تێوێشتەکە و جوان بێ بمێنێتەوە باشترە پەلەنەکەی تا زیاتر بمێنێتەوە باشتر کاریگەری بەڵێ دکتۆرگیان باسی پڕکردنەوەی ددان و ئانەش بکەین پڕکردنەوەی ددانەکان کێشە تەندروستەکانی ددان یەکێک لەوانە کلۆربوونی ددانە بە چەند مادێکی جیاواز پڕاکرێتەوە ڕۆژانە خەڵک سەردانی کلینیکە پزیشکەکانەکە بۆی پڕاکرێتەوە اینجا ئەم مادانێک کە لێرە لە وڵاتی خۆمان هەن تا چەند با بڵێن ماوەکان ئەمێنێتەوە تا چەند کوالێتیان باشە و جیاوازیان چییە ئایا لە دکتۆرێکەوە بۆ دکتۆرێکی ئەگۆڕێت ئەنج نرخەکانشیان جیاوازە بێگومان چ نۆرجاری وا هەیەکیان نرخی زۆر بەرزە جۆرێکی تر نرخەکەی نزمە بەڕاستی بەسانیگۆڕێت و لە پزیشکێک بۆ پزیشک بەڵێ خۆی ئەوەیە لە پزیشکەکەەوە بۆ پزیشکێکی کێش بێگومان نرخەکانە گۆڕێت اینجا بابزانی ئەمانە فەرق جیاوازیان چییە بەڕاستیانی خۆی ئێمە چەند دەرمانێک یان چەند شێوازێکی پڕکردنەوەی دانمانەیە و پڕکردنەوەی دانیێکە لەو چارەسەریانەی کە زۆرترین کەس سەردانی دکتۆری دانەکە بۆی هەمانە بەس وەکو چۆنەڵی بە بازاڕیان کە خەڵک پێڵێ لە بەسپی واتە بە کۆمپۆزت سیرامیک هەمانە بە ئەوەی کە شێوازە کۆنەکەی جاران ڕەش و ڕەساسی پلاتینەکەی جارانە و چەند دەرمانێکی تریشمانێک و گلازایان نوێرۆمانە
بەڵام ئێستا زۆرترین خواست لەسەر سپیەکەیە سیرامیک و کۆمپۆستەکەیە و بە خۆشحاڵیەوە ئێستا زۆربەی ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتەیە لە وڵاتە عەرەبیەکان یاخود لە ئەوروپا هەمووی لێرە بەردەستە و کەوتوتە سەر ئەوەی کە ئەو پزیشکە چی بەکارێنێ ئەویان من ناتوانم بەڕاستی هەر کەسەوەنیە ئازادە و کەس ئازانێت چی هەیە بەڵام ئەوەی کە لێرە بەردەستە زۆربەی کوالیتی باشە زۆربەی ئەوانەی کە ڕێگە پێدراوە لە کوالیتی کۆنتترۆلەوە و ینی هەمووی شێوازی تەندروست و باش و جوانیشن زۆرتر خواست لەسەر کۆمپۆستەکەیە کە چۆن خەڵک حەزەکە بۆ بیکا بۆی لە ڕەنگی دانی بێ شکلی دانی بێ بەنسبە نرخەکانیشەوە فەرقێکی وای نییە بەڵام وەکو با خۆتان باستان کرد کە دو سەر پزیشکەکە بەڕاستی ینی تۆ لە فلان سنتەر کردومە لە فلان پزیشکی کردومە زۆربەی کوالیتی و جۆرەکان وەکو یەکن مەبەستم ئەو دکتۆرگیان بڵێن کاتی مانەوەکەی ئەو ماوەی ئەمێنێت هەمان ئەو سێ خاڵەیە پەیوەندی بە نرخەکەیەوە هەیە نەخێر هیچ پەیوەندێکی نەخێر ڕاستە ئێمە کوالیتیمانەیە زۆر باشترە کوالیتیمانەیە خراپە بەڵام ئەوەی کە لێرە هەیە هەمووی لە مامناوەند بۆ باشن ینی هەمووی یان مامناوەندیان زۆر باشە لەبەرەوە کەوتوتە سەرەوەی تا خۆت تا چەند ئاگاولێتی ئەو پزیشکە تا چەند جۆرێکیکە و خاڵی سێمیژەوەی کە بەڕێسەوتی جۆری حەشوەکەی کە پێ پڕەکەیتەوە بێگومانەوەش کاریگەری ئایا شتێکی باشە یان خراپەیان کوالیتێکی بەرزەیان چ براندێکە یعنی ئەمە چەند براندێکی زۆر زۆرمانێ ئەمە سویسری ئەمە ئەمریکیە بەریتانیا ئەمانش دەوری هەیە بێگومان بەڵام ئەوی کە لێرە هەیە هەموو یان باشە یان مامناوەندە ینی خراپی زۆرتیان نییە بەڵام لە هەموو ئەمانە گرنگترەوەیە کە تۆ چەند زوو سەردانی پزیشکەکەی یعنی ئەگەر بڕواتە بێ کوالیتەکەشی زۆر باش نەبێ ئەگەر دکتۆرەکەش زۆر شارەزان نەبێ بەس تۆ زوو سەردانی پزیشکەکە بکەی لە خاڵێکی ڕەشە یان خەتێکی ڕەشە زوو سەردانیکەی زۆرترین کادەمێنێتەوە لەم کاتی پڕکردنەوەانە دکتۆر جارێکی تر ئەگەڕێنەوە بۆ خاڵێکە و ڕێنمایە تایبەتانی کە چارەخوازەکە پێویستان بێگومان هەرسێکی بێگومان بەڵام وەکو باسم کرد گرنگترینیان ئەوەیە تا چەند زووەچی بۆ لای پزیشکەکە تۆ دانێک دوو دیواری نەما بێ و نزیکە لە دەمارەوە و هیچی پێوە نەماوە پوکەکەی هەوی هەوکردنی هەیە ئەنی ئەوە بەڕاستی نەجاحەت و مانەوەی زۆر کەمە ئێم ئەسابڕینی کە باسەکرێت دکتۆرمە بۆ کێ ئەوە بۆ کەسێکە کە بە پڕکردنەوە کە بە پڕکردنەوەی ئاسایی چارەسەری نەبێ حەزیش نەکەین ئێمە دانەکەی بۆ بکێشین بمانەوە بمێنێتەوە ئەو کاتێ ئێمە پەنابین بۆ چکە نەخۆشەکە ئازاری هەیە ینی تۆ بە پڕکردنەوەی ئاسایی بۆ یەکەی نزیکە لە دەمارەوەیان چۆتە سەر دەمارەکەی یان زەبرێکی بەرکەوتووە دانەکە شکاوە لەمانەیە ناتوانین بە پڕکردنەوەی ئاسایی بکەین بۆیە پزیشکەکە لەستێ بە دەرێنان بیان بڕینی دەماری دانەکە بە تەعام بە چەند جەلسەیەک پاشەوەی دەماری دانەکە بڕا ئەنجا پڕکردنەوەی ئاسایی بۆ کرێ باشتریش وایە دوای ئەوە کەڤەری بۆ بکرێەوەتە جۆرێ لە جۆرەکانی کیف بۆ ئەوەی زیاتر بمێنێتەوە هیچ زیانێکی نییە دکتۆرگیان ئەم عسەب بڕێنە عسەبی ددان بە پێچەوانە لە وڵاتانی دیکەش هەر ئەو شێوازە بەکار هەمان شێوازە لە هەموو جیهانە لە هەموو یەک شتە بەڵێ بەڵام هیچ زەرێکی لاوەکی نییە بەڵکو باشترەکە بمێنێتەوە بەڵام لە دانەکانی پێشەوە گرفتێکمان توژەکە بەڕاستی دوای چەند ساڵێ ڕەنگی دانەکە گۆڕێ ینی ئەو کاریگەریشی هەیە بەڵێ کە لە دانەکانی پێشەوە تۆ کە دەمارەکە دەرێنی بەرەو زەرد بوو نەچێ لە بەرەوەی خوێنی بۆ ناچێ دەماری تیانەماوە ئەو دانە ئەمرێ وەکو هەیکەلێکە مێنێتەوە بۆیە دوای چەند ساڵێ ڕانێ ڕانکەی تۆختر بێ لە چاو دانەکانی ترە ئەوی چارەسەرکرێ بەڵێ کەڤەرێکی بەسیتی بۆکەی دۆکو ڕەنگی دانەکانی تەنیشتی و ئەمێنێتەوە جۆری جوانکارەکان باسی جوانکارەکانمان کرد هاوکارم چنوورش ئاماژەی بە کۆمەڵک جۆری جوانکاری کرد بە ڕێزی شیکردنەوەت بۆ کرد ئەم جۆری جوانکاریانە چەند جۆری جوانکاری هەیە بە دیاریکراوی بۆ نمونە کاتێک ئەو ناوە بازرگانە هەیە ئەوش ئەو لەو ناوە بازرگانیش کە ئاماژەمان پێکرد چەند جۆری هەیە ئەوش بە هەمان شێوە نرخەکانی لە پزیشکەکە بۆ پزیشکێکی تر و هەروەها بۆچی جیازی هەیە لە نرخەکانی ئەویشدا جیازی نرخەکان دوو جۆرەکیان ئەوەیە تۆ کامیان بژێری تۆ دانێک پاکەکەیتوان لەی زەرێگەکەی نرخێکی کەمی هەیە بەڵام تۆ دانێک ڤینیرەکەی نرخێکی زۆری هەیە ئەمە یەک بەدەر لەوەی کە لە بینی پزیشکەکانی شاجیاوازە بەڵام خۆی کەوتوتە سەر جۆری ئەو جوانکاریکەیکە بۆ نمونە کە تۆ دانێ پاکەیتەوە سپیەکەیتەوە ئەمە شتێکی سەرەتایە ڕەنگۆڕینە و جوانکاریە بەڵام نرخێکی زۆری ناوێ هاتوچۆی زۆری ناوێ تێچووی کەمە بەڵام کە تۆ دانەکانە بۆ نمونە کەڤەرەکەی یان کیفی بۆکەی بە ئیماکس زرگۆن زیاترە تێچوونی زیاترە هاتوچۆی زیاترە
پێویستی بە چارەسەر و لە ئاگا لێبوونی زیاترە کە تۆ ڤێنیرێکەکەی لەمانیش گرانترە یعنی بە پێی جۆری چارەسەرەکە نرخەکانە گۆڕێ و هاتوچۆکە و مانەوەکە شێگۆڕە و بەنسبەت جوانکاریەکانیشەوە هەموو ئەمانەی باسمان کرد هەموو جوانکاریە ئایا تۆ دانە دروستەکەی دانە ڕێگەکەیتەوە کەڤەرێکی بۆکەی ڤینیرەکەی ئیماکسێکەکەی هەمووی چاندنی دانەکەش هەمان شێوەیە لە چ کاتێکا زەرورەیان بۆکی ئەکرێ کاتێک کە تۆ ئەم چارەسەرانی باسمان کرد پڕکردنەوە دەمان بڕین هەر شێوازی لە شێوازەکانە بەکارێنی بەڵام ناتوانانی دانەکە بێڵیتەوە ئایا بەکەڵک نەماوە یان ئەو چارەخوازە زۆر درەنگ سەردانی ئێمەی کردووە لەو حاڵەتەیە ئەمە ناچارەوین بەداخەوە کە دانەکەی بۆ بکێشین بۆ ئەوە پێویستمان بە دروستکردنەوەی دانێتی و یەکێ لە شێوازەکانی دروستکردنی دان چاندنی دانا کە لە هەمویان لەوانەیە باشتر بێ لەبەرەوەی ئێمە لە شێوازەکانی ترا لەوانێ هەمانە جوڵاو و جێگیر جوڵاوەکە ئەوەیە کە بەڕاستی تۆزەیس ئاجە ئەوەیە کە تەلی پێوە یان تەلی پێوە نیە و ئەجوڵێ لە دەمتا و دایانەی لایەبێ جێگرەکە پێویستەکە دانەکانی تەنیشتی بۆ بچووکەیتەوە کە ئەمەش تۆزێ لەوانەیە ئاسێتی دانەکانی تر بە و کۆتاییشان بریتێ لە چاندنی دان کە پێویستی بەمانەی تر نییە لە شوێنی خۆی تەبعاان ئەویش پێداویستی خۆی هەیە بۆ هەموو کەسێ نابێ ینی کەسێک کە ئێسخانی دوایەوەی تشکی بڵێن ئەشیعی بۆ گیرێ ئەگەر ئێسخانی باش نەبێت تەندروستی باش نەبێ ناکرێ بۆی بکرێت کە ئەو چاندنی بۆ بکرێت کە گونجاو بوو ئەو کاتە جۆرە لە جۆرەکانی چاندنی جانی بۆ ئەڵە بژێرێ هەم بۆ جوانکاریە لە دانەکانی پێشەوە هەم بۆ خواردنە لە دانەکانی دواوە باش دکتۆر ڕەنگە هەندێک کەس هەبێت کە تەمەنیشیان گەورە بێت بەڵام ددانەکانیان وەکو پێویست نەهاتۆتە خۆریان بەشێکی لەنێو پوکەکەیە ماوەتەوە لەم حاڵەتانەیە چارەسەر بۆ کەسانە چی ئەبێت چیان بۆ ئەوانە زیاترە و کەسانن یان لە گەنجی شاهەیە و لە دوای تەمەنێکی شاهەیە کە قسە ئەەکەنیان پێەکەن زیاتر پوکیان دەرەکەوێت دانیان بچووکە ئەوە ئەتوانێت بە نەشتەرگەری پوک دانەکانیان زیاتر دەرکەوێت و جوانتر دەرکەوێت ئەو کاتە گرفتی بۆ دروست نابێت نەخێر بە شێوازێکی تەندروست بکرێ و لایەن پزیشکی پسپۆری پوکەوە بکرێ نەخێر چونکە زۆر هەنێک کەسەیە دانەکانی بچووکە و کە قساکە پێڵێن گەمی سمال ئەنی هەر پێیەکەنێ پوکی دەرەکەوێت لە جاتی دانی بێگومان ئەکرێ بە چەند شێوازێکەکرێ یەکێک لەوانە بە بڕینی پوکێتی بە نەشتەرگەری بەس بە جوانکاری یان هەنێ جۆری فیلەر کە بۆ لێو بەکارێ ئەوەش لەگەڵ یاکرێ بۆی جوانتر دەرکەوێت هەم لێوی و هەم دانی ئەوەشە چێتە چارچەوەی جوانکاریەکە کە باس دەکرێت دکتۆر هەرێک لەم جوانکاریانی کە ئاماژەمان پێیان لە سەرەتای بەرنامە هەتا ئێستا خانمانی دووگیان لە کاتی دووگیانیانە ئەتوان ئەنجامی بن زۆربەی چارەسەرەکان ئەکرێت کە دووگیان بۆ بێ هاتبێتەلاتان بەڵێ بێگومان بەڵام زۆربەی چارەسەرەکان ئەکرێ بەڵام زیاتر خانمی دووگیان لەوانەیە ئەوەی مەشغوڵ بێ بە دووگیانی و کۆرپەکەیەوە ئەوەنە مەشغوڵ نەبێ بە دەمودانیەوە بەڵام باشترە ئێمە وا ڕێنمان یەکەین ئەڵین لەبەرەوە شتێکی زەرور نییە بخرێتە دوای ماوەی دووگیانەکەی بەڵێ کە ماوەی دووگیانی تەواوکە و تەندروستی باش بوو ئەو کاتە بیکانی شتێکی زەرور نییە بەڕاستی هەنێ حاڵەتەیە پڕکردنەوە پاکردنەوەی دان ئەو چارەسەریانە بکرێ ئاساییە ینی حاڵەتی ئازاری هەیە ئاوسانێکیە چارەسەر بکرێ ئاساییە بەڵام جوانکاریش لەبەرەوەی لەو کاتەیە زۆر زەرور نییە باشتر وای بخرێتە دوایەوە دەستەکانە خۆش بێ دکتۆر لە کۆتایی یا هیچ ڕێنمایە حاڵەتیان بۆی بتوانن تەندروستی باشترین شدەوەیە کە ئاگایان لە تەندروستی دەمودانیان بێ هەر لە شتە سەرەتایەکان کە باسمان کرد لە شردنیدان بەکارێنانی پەتیدان سەردانیکردنی پزیشکیدان 6 مانگ جارێ ئەنجا بێنە سەر ئەوەی کە ئایا چ جۆرە جوانکاریەکەن و پەلە نەکەن لە هەڵبژارنی جۆری جوانکاریەکەیان لێرە مەبەستمەوەیە کە شتێک نەکەن زەرری بۆ دەمودان و تەندروستی ناودەمیانە بێت لە بەخاتری جوانکاری بەڵێ دەستەکانە خۆش بێ دکتۆریان زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ زانیاری و تەواوی ڕێنمایەکانت زۆر سپاس بۆ دکتۆر ڕاستی نەجات کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی ددانە سپاس بۆی کە لە بەشی پرۆگرام لەگەڵێمەدا ئامادەبوون بەڵێ ئێستش ڕاستەوخۆ دەچینە لای هاوکارمان هەردی عادل کە لە بەرگری شارستانیەوە پێم وابێت لەگەڵمانە لەسەر سیستەمی تاکپەنجەرە قسەمان بۆ دەکات هەڵبەت کە لەسەر بڕیارێک و لەسەر داوای جێگری سەرۆگۆزیران داوای ئەوە کراوە کە سیستەمی تاکپەنجەرە لە فەرمانگەکانی هەرێمی کوردستاندا و بە تایبەت لە سلێمانی جێبەجێ بکرێ بۆ کەمکردنەوەی ڕۆتین لە سلێمانی و لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی کە ڕەنگە هەوار لە ڕابردووە کاتێک کە بمانویستە مامەڵەیەک بکەین دەچوین
چەند پەنجەرێکمان دەکات و چەند ژوورێکمان دەکرێت تا ئەو کاتێک کە مامەڵەکانمان تەواو دەبوو. با بچینە لای هەردی زانیاری زیاترمان باتێ هەردی سڵاو لێ بێت بانیت باش زانیاری زیاترمان بەرێت لەسەر سیستەمی تاک پەنجەرە. سڵاو لێ و لە بینەرانیش دیارە لەسەر داوا و پاسباردە و پێشنیاری قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران پرۆژەی خزمەتی یەک پەنجەرە لە زۆرێک لە دام و دەستگا حکوومیەکان و فەرمانگە خزمەت وزارەکانی سنووری پارێزگای سلێمانی کە هەردوو ئیدارەی گەرمان و ڕاپەڕینیشی لەسەرە خراوەتە بواری جێبەجێکردنەوە. کۆمەڵێک ئامانجی گرنگ و استراتیژ لە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە هەیە. یەکێک لە ئامانجەکان نوێشتنی ڕۆتینە، یەکێکی تر لە ئامانجەکان کەمکردنەوەی قەرەباڵقی و لۆدە لەسەر تەواوی بەڕێوەبەرایەتی و فەرمانگە خزمەت گوزاریەکە. یەکێک لە ئامانجەکانی تری ئەم پرۆژەیە زوڕایکردنی مامەڵەی هاوڵاتیانە، یعنی زۆر هۆکار و ئامانج لەخۆ دەگرێت جێبەجێکردنی ئەم پرۆژەیە. جێبەجێکردنی ئەم پرۆژەیە لە کاتێکدایە کە هەر یەکێک لە ئێمە لە ماوەکانی ڕابردوودا یعنی وەکو تەنزێکیش باز دەکرا دەگوترا هاوڵاتیە کاتێک پرۆسی هاوسەرگیری ئەنجامەدا ئەوەنە ئەم فەرمانگە بۆ ئەو فەرمانگەی پێکەن پەشیمانە بێتەوە، کاتێک مناڵی ئەبێ بە هەمان شێوە، کاتێک نازانم ئەوێ باری شارستانەکەی نوێ بکاتەوە بە هەمان شێوە. بەڵام ئامانج لەم پرۆژەیە بۆ بەستیکردنی کۆی ئیش و کاروبارەکانی ئەو فەرمانگە خزمەت گوزاریانەیە لە هەرێمی کوردستان بەتایبەت لە سنووری پارێزگای سلێمانی وەکو ئیدارەی گەرمان و ڕاپەڕین و تەنانەت پارێزگای وڵاتیشی لەسەرە جێبەجێبوونی ئەم پرۆژەیە کە چەند ڕۆژێکە خراوەتە بواری جێبەجێکردنەوە زۆر کار ئاسانی بۆ هاوڵاتیان دەکات. ینی جاری وایە بۆ هاوڵاتیەک لە یەکێک لە ناحیە یا شوێنە دوورەدەستەکان یان نادەیەکی دوورەدەستەوە هاتۆتە سلێمانی تەنها بۆ کۆپیەک یا گومان کراوە لەوەی ئایا ئەم پێداویستیانە ئەم مامەڵانە ئەسڵین یا عادین ینی کەسەکە گەڕەندراوەتەوە کاتێکی زۆری پێچووە خەڵکە بووە لە ناو فەرمانگە خزمەت گوزاریەکان بە جۆرێک نیگەران بووە مامەڵەکەی دڕاندووە ڕۆیشتۆتەوە وازی لە ڕایکردنی مامەڵەکەی هێناوە. ئەم جێبەجێکردنی سیستمی پرۆژەی یەک پەنجەرە لە سنووری پارێزگای سلێمانی بۆ نێشتنی ئەم جۆرە بابەتانەیە. من بۆ قسەکردنی زیاتر دەچمە لای ئاراغالی ئەو بێژی بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سلێمانیە. هەر لە سەرەتای جێبەجێبوونی یا جێبەجێکردنی پرۆژەکەەوە هەستان بە دڵخۆشی و گەشتبینی هاوڵاتیان کردووە. سپاسبانیتان باشبانی بینەرانتان باش. ئێمە وەکو بەڕێوەبەراتی بەرگری شارستانی لە پارێزگای سلێمانی هەر لە سەرەتای بیرۆکەی یەک پەنجەرە لەلایەن بەڕێز کارقوبات تاڵبانیەوە ئێمە وەک بەڕێوەبەراتمان هەستکردن بە بەرپرسیارەکەمان سیستەمان کردە بواری جێبەجێکردنەوە. ئەم سیستەمە هاوڵاتی خۆشەویست کە کاتە سەردانی بەڕێوەبەراتیمان دەکات بە نووسراک لایەن سەرجەم لایەنەکانی ترەوە کە ئاراستەمان بکە سەرجەم بەڕێوەبەراتیەکانی ترەوە یاخود داواکاری هاوڵاتی خۆی کە پێێتی تەنها لە یەک پەنجەرەوە تەسنی ئەم داواکاری ئەم نووسراوە ئەم تەڵەبی کە پێێتی تەقدیمێکە پێشکەشی پەنجەرەکەیەکات لە پەنجەرەکە ناونیشانی تاواتی لێوەگرێت ژماری مۆبایلی لێوەگرێت و هاوڵاتیەکە ئیزنایە بۆ شوێنی کارەکەی خۆی. پاشان لەلایەن لیژەکانی بەڕێوەبەرایەتیمانەوە سەردانی شوێنەکەن پەیوەندی بە هاوڵاتیەکەکەن پشکنینی بۆ بیناکەی بۆ ئوتێلەکەی بۆ مارکێتەکەی بۆ زەویەکەی دەکەن پێی دەڵێن ڕۆژی دواتر سەردانی بەڕێوەبەراتیمان بکەرەوە کە سەردانەکاتەوە تەنها لەو پەنجەرەوەی کە هاتووە لەو پەنجەرەوە بە عملەکەی وەرەگرێتەوە هەم کارەکانی بەجێوەگرێتەوە. ئەگەر هاتووە هاوڵاتی کێشەیەک یا مشکلەیەکی بمە پۆستەر هەڵماوەستیوە لە کاتی بوون هاوڵاتی خۆشەویست لە کاتی بوونی هەر کێشەیەکدا هەر مشکلەیەکە بۆی دروست بێت ئەتوانێت بەش سەردانی بەشی یاسای بەڕێوەبەراتیمانکە بۆ بە دادوەچوونی کێشەکانی هەر بە دەربڕینەکەی هاوڵاتیان پرسیارێکەکەم ئەگەر هاوڵاتیەک لە ماوەی ڕابردووە 5 بۆ 6 ڕۆژی پێچوو بێتە مامەڵەیەکی یاسایی جێبەجێ بکە ئێستا چەند ڕۆژی پێچێت. ئێمە ئەگەر هاوڵاتی خۆشەوی پێشتر لە دایرەکانی کە لا شوێنە چەندی پێچوێ لای ئێمە لە نظامی سیستەمی یەک پەنجەرەوە ئەو ڕۆژەی کەیت بۆ ڕۆژی دواتر وەڵامی کتابەکەی نووسراوەکە وەرەگرێتەوە. تا چەند ڕێگریەکە لە مەسەلەی ڕۆتین و نێشتنی قەرەباڵقی و زوڕایکردنی مامەڵەکان و وإلاخی. من پێ حەزیشەکەم خۆتان لێدوانی هاوڵاتیان وەرگرن هاوڵاتیان زۆر دڵخۆشن بەمینە بەوەی کە کەسی ئەم نظامی پەنجەرەیە کەمترین ڕۆتینی هێشتۆتەوە کەمترین دواکەوتنی هێشتۆتەوە هاوڵاتی بە زووترین کارەکانی تاواکات و بە زووترین کارەکانی تاواکات و ئەچێ وەڵامەکە باتەوە بۆ و دەیلانی کاتوە نووسراویە ناوڵەوەن. ئەتوانین بڵێ سیستمی پرۆژەی یەک پەنجەرە ئیدی
ڕایکردنی مامەڵی هاوڵاتیان لە قۆناغێکەوە دەباتە قۆناغێکی دی ئێمەش بە سیستەم دەکرین بەدنیای هیوادارم لە قۆناغی داهاتوە ئەم نظامی یەک پەنجەرەیە بگوازێتەوە بۆ نظامی ئیمێڵات کە لە ئیمێڵ و هاوڵاتی لە دایرەکان و بەڕێبەرایەتەکان و ئیشەکانی بۆ بڕات و بەدڵنیایەوە شەکرێت ئینشاڵڵا. سپاس ڕێستڕای هەری عەلی. ئەوەی کە گوێتان لێبوو کۆی ئەو زانیاریانە بوون کە لەسەر پرۆژەی یەک پەنجەرە لە سنووری پارێزگای سلێمانی خرانە ڕوو و پرۆژەکە لەلایەن وڵات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە خراوەتە بۆ جێبەجێکردنەوە ئەنجام و نەتیجەیەکی زۆر باشی دەبێت ئیدی وا تەمەشا دەکرێت کە ڕایکردنی مامەڵی هاوڵاتیان لە قۆناغێکەوە بەرێتە قۆناغێکی دیکە کە جێگەی خۆشحاڵی هاوڵاتیان بێ و ئەو گلەی و گازندەی لە میانەی ئەنجامدانی هاوسەرگیری یا کڕینی ئۆتۆمبیل یا خستنەوەی وەچە هەبوو لەمێنێ ئیدی گەنجان نەتوانن بێخەم هاوسەرگیری ئەنجام بدەن. سپاس بۆ کارمان هەردی سپاس بۆ زانیارەکانت. ئازیزان وەکو ئاماژەمان پێکرد لە سەرەتای بەرنامەکە لە تەوەری دووەمدا باس لە کاریگەری ڕکلام دەکەین بە شێوەیەکی گشتی لە ئامڕازەکانی ڕاگەاندن لەسەر وەرگر هەروەها لەسەر سایکۆلۆژیای تاکی کوردی بێگومان خێزانی کوردیش خێزانی کوردی چۆن مامەڵە لەگەڵ ئەم پەیامە ڕکلامیانە دەکات کە ببینێت بە تایبەت ڕکلامی تەلەڤیزیۆنی هەروەها ڕکلامی رادیۆیی لە سەردەمی ئێستاە هەروەها ڕکلامی نێو تۆڕە کۆمەڵایەتەکان و سۆشەڵ میدیا بابزانین کاریگەرەکانیان بە جیاواز چین لەسەر خێزانی کوردی هەروەها سایکۆلۆژیای تاکی کوردی بۆ مەبەستە میوانداری بەڕێز دکتۆر کاروان عەلیمان کردو کە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ ئامادەیە. دکتۆر گیان زۆر بەخێر مامۆستای زانکۆ بێگومان زۆر بەخێر هاتی. دکتۆر کەما سەرەتا لەوە دەست پێ بکەین بابزانین هەر پەیامە ڕکلامەکان بۆ خۆیان چین هەروەها پەیامەکان چۆن پۆلە نەکرێن کاریگەریشان چیە دوات؟ بەڵێ زۆر خۆشحاڵم دەستان خۆش بێت بۆ پرۆگرامەکەتان بێگومان ڕکلام وەکو هەردەقێکی میتری میدیایی ئامان زیلەی مامەڵەکردن لەگەڵ وەرگر بەڵام ڕکلام ئەوەی زیایە دەوێت هەر چۆنێک بێت وەرگر قەناعەت پێ بکات بەو زانیاریانە کە دەبێخشێ ئامان لە ڕکلام ناساندن و ناسانی کاڵا و قەناعەت پێکردنی وەرگرە کە کاڵاکەی بەکاربێنێت یاخود بیکڕێت ڕەنگە خزمەت گوزاریش بێت نەکەر کاڵا لەبەر ئەوە زۆر جار ئێمە کە سیر دەکەن ڕکلامێک دەبینین لە ڕووی ناوەڕۆکەوە هەڵی دەسەنجێنیت بزانیت ئەو پەیامێک کە پێیەتی چییە پەیامەکە جگە لەوەی بۆ قەناعەت پێکردنی وەرگرە کۆمەڵی زانیاری لەسەر کاڵاکەش دەخاتە ڕوو لەسەر خزمەت گوزارێکەش دەخاتە ڕوو ئەو زانیارانە بۆ ناساندنی کاڵاکەیە بەڵام لە کۆتاییدا وا لە وەرگرەکە دەکات کە تۆ قەناعەت پێ دەکات کە پێویستت بەم کاڵایەیە یعنی وا لە وەرگر دەکەیت قەناعەت پێ بکەی کە ئەم کاڵایە تۆ بەکاربێنێت یان بیکڕێت بە حکمی ئەوەی پێویست پێ هەندێک جارمە بەڕاستی پێویستیشمان بەشتەکە نییە ئەو کاڵایەمان هەیە بەڵام کاڵایش ترتێ بە زانیاری جیاوازەوە دەیخەنە ڕوو لە کوالیتی بێ لە هەندێک ئیشی جیاواز کە کاڵاکە دەیکا وا لە ئێمە دەکەن وەڵاهی ئەم کاڵایە بێنین باشتر لەوەی کە هەمانە لە ڕاستیشدا پێویست پێی نییە ینی کاڵای کۆنەکەت هەمان ئیش دەکات یاخود خزمەت گوزاری کۆنەکەت ڕەنگە خەتێکی ئینتەرنێت بێت ئێستا هەندێک ماوە مالیاتۆ لە ماڵەوە سێ چوار خەتی ئینتەرنێتمانە بێت لەبەر چی وایە لەبەر ئەوەیە کە تۆ کاڵایش تازە دێ بە ناوێشتر دەخاتە بازارەوە بە کۆمەڵێک پەیام و زانیاریتر لەسەر کاڵاکەی دەخاتە ڕوو قەناعەتمان پێ دەکات کە ئەگەر ئەمە بکڕین ڕەنگە فەرقەکەی 1000 دینار بێ بۆ نمونە مانگانەکەی ڕەنگە خێراییەکەی چەند مێگایەک با بڵێن خێراتر بێت بەڵام تۆ وا لێ دەکا کە بچیت ئەمیش بکڕیت باشە ئەوی تر وەلا دەنێت ئەوی تر دەکڕیت ڕەنگە بگەڕێتەوە سەر ئەو دکتۆر ئەو کاڵا و شمەکە لە لای ئەو کەسە کە ڕیکلامەکەی بۆگە لای کۆمپانیاکە هەتاو کاتێگاتە دەستی بەکاربەرەکە پلۆ قۆناخی هەیە بە چەند قۆناخی کاتێ پەڕێرەوە ئاماژەت پێدا یەکەم زانیارەکانە خاتە ڕوو دووەم خۆشەویستی کات لای کڕیارەکە خاڵی سێم هەڵبژاردنە لە کۆتاییە کڕینەتەوە ڕێک وایە ئەمە کۆمەڵێک نەزەرات هەیە لەسەر ڕکلام ینی ئەگەر بەڵام بە شێوەیەکی گشتی و نەزەراتانە کە لە چەند خاڵک کۆکن یەکیانەوەی کە تۆ سەرنج ڕادەکێشێ بۆ ڕیکلامەکە سەرنج ڕادەکێشێ لەبەرەوەیە دەبێت ڕیکلام سەرەتا سەرنج ڕاکێش بێت یعنی بە خاڵێکی بەهێز دەست پێ بکە بە خاڵێکی بەهێزش کۆتایی پێ بێت بەڵام بۆچی بە خاڵێکی بەهێز دەست پێ بکە بۆ سەرنج ڕاکێشێ کە سەرنج ڕاکێشای تۆ حەزی دەچێتە شتەکە اینجا دوای ئەوە جەناب ئاماژە پێدا کردار دەنوێنێت کردارەکەی تۆ
بەکارهێنانی ئەو کاڵایە یاخود کڕینی ئەو کاڵایە باش ئەمە لە ڕووی نظریاتەوە بەڵام بینە سەرواقع لە هەنگاوەکانی بەرهەمهێنانی ڕیکلام بێگومان هەممان دەزانین ڕیکلام ئامانجی کۆتایی ساکردنەوەی کاڵاکەتە ئامانجی گرنگترین ئامانجی ساکردنەوەی کاڵاکەتە وایە لەبەرەوە تۆ سەرەتا بە بیرۆکە دەست پێ دەکەیت بە کاڵاکەت بە بیرۆکەکەت بە جێبەجێکردنووی ئەو خاڵانەی کە تۆ دەبنەمایی باڵم بەرهەمهێنانی ڕیکلامەکەت لە کۆتاییدا ئەجا بۆ ڕادیۆ بۆ تەلەڤیزیۆن سیناریۆتیایە کارکتەری تایە کاڵاکەتیایە خەڵکی تەکنیکی تایە هەتا دوایی ئەمە لە ڕووی هەنگاوەکانیەوە ئەگەر بێنە سەر بابەتی پەیامەکە ئەو کەسێک کە پەیامەکە دەنووسێت دەبێت زۆر شارەزا بێت چونکە ئێمە بەتابەتی لە کۆمەڵگەی ئێمە ڕەنگە کابرێک پەیامێک دەنووسێت لە کۆمەڵگەیەکی ڕۆژئاوایی تەواو جیاواز بێت لەوەی ئێمە دەنووسین ئەوەشە کە زۆر جار کێشە دروست دەکات واتە هەندێک جار ناوەڕۆکی پەیامەکە لە ناو کۆمەڵگەی ئێمە تەزاڕوبێکی هەیە لەگەڵ کەلتور و تێگەیشتنی خەڵک بۆ میدیا و بۆ ئەو پەیامە میدیانی کە پێی دەگات لەبەرەوەی زۆر جار ئێمە وریایی دەدەین بەڕاستی وەکو باڵمە کارەکەمان لە زانکۆ بێت یاخود لە ناوەندەکان ڕاگەاندن بێت وریایی دەدەین لەوەی کە دەبێت تۆ ئەو پەیامەی بڵاوی دەکەیتەوە بگونجە لەگەڵ خەڵک ناکرێت تۆ پەیامێک پەخش دەکەیت کە کاریگەری نێگەتیڤی هەبێت لەسەر خێزان باشە دکتۆر لە سەردەمی ئێستا ڕیکلام باس ئێمە وڵاتی خۆمانەکەین و میدیای کوردی دەکەین ڕیکلام چ کاریگەریەکی هەیە و چه ڕۆڵێکە بینێت ئایا ڕۆڵی تەنها ناساندنە ئێوە بیناسێنێ یان ئەوێت سەر لە شێوانێکیش دروست بکات بەڵێ لە ڕاستیدا کۆمەڵێک ڕۆڵی هەیە یەکی لە ڕۆڵەکان تەڵام بە ناساندن دەست پێ دەکات بە ناساندن دەست پێ دەکات بەڵام کۆمەڵێک ئامانج و ڕۆڵی تری هەیە یان تو ئێستا هەندێک کاڵا هەیە لە بازار ڕێخودن خزمەتگوزاری هەمانەی ناسین وانە لێرەوە ڕەنگە کۆمەڵش تیابێت کە هەموو ناسرااو بێت مارکەکان بە تایبەتی وانە بەڵام زۆر دانان باشە و مارکە ئەوە ناسرااو بۆچی ڕێکلام دەکات باشە تەمان ئەمە بازارەکە بازاری چێبرچەیە لە بینی براندە بەناوبانگەکان وانێ تۆ لە بازارە دەبێت چێبرچێ بمێنیتەوە بە شێوەیەکی بەهێز بمێنیتەوە اینجا هەندێکیان بەڕاستی لە ئینگلیزی پێدەوتێت پرستیژە یاخود پاراستنی هەیبەتی براندەکەیە ئەجینا بۆ نمونە ئەپڵ پێویستی بەوە هەیە گالاکسی پێویستی بەوە هەیە کە ڕیکلام کات یاخود تۆیەتا و جۆرەکانی تری سیارە نەخی پێویستان بەوە نییە بەڵام دەبێت لە مازارەکە بمێنێتەوە جگەلەوە لە ڕووی دەرونیەوە کە تۆ ماربراندێک بەکاردێنیت بۆ من ئۆتۆمبیلی جۆرەی دیاریکرا ئۆتۆمبیلت پێ کە ڕیکلامەکە دەبین لە تەلەڤیزیۆن زیاتر دڵت بە کاڵاکەی خۆت خۆش دەبێت و زیاتر دەیپارێزیت و ئەڵێ من بشکڕمەوە ئەمجارە لەوەی دەیکڕمەوە چونکە تۆ کاڵاکە لە ناو بازار ماوە چێبرچەی کاڵاکانی تر دەکات باشە ینی کۆمەڵە کۆکارەیە بەڵام یەکێ لە ئەگەر یەکێک کاڵایش تازە بێتە بازارەوە بێگومان یەک سەرەتا بۆ ناساندنیەتی سەرەتا بۆ ناسانی بۆ کاڵا بناسێنیت اینجا دوای تۆ هەوڵی ئەوە دێت کە خەڵک قەناعەت پێبێنیت کە ئەم کاڵایە تۆ بکڕێت یاخود خزمەتگوزاریەکەت بەکاربێنێت لە ڕاستیدا ئێمەش لەوەش تۆزێک شێواوی هەیە شێواویەکە ئەوەیە زۆر زار من دیقەتمان داوە ینی وەکوانێک کە لە بوارە شارەزایمانە یاخود کار دەکەین هەندێک جار لە ڕیکلامەکان کە بڵاو دەکرێنەوە تەنها بۆ ناساندنی ڕیکلامەکەیە چونکە تۆ ڕیکلامەکە دەناسیت بەڵام لە بەرچاوت دەکەوێت من لەو ڕۆژانە پێنجشەممە ئەوەی ڕاست پێنجشەممە هاوڕێکم بینیم بەڕێوەبەری مارکتینگی کۆمپانیایە کە لێرە مارکێتێکی گەورەیە کۆمپانیایە وتم تۆ چۆن ئەو ڕیکلامە دەکەیت ئەو ڕیکلامە کاکە خەڵک قێزی لێ دەکاتەوە چۆن دەبێەوە ناوەڕۆکی پەیامەکە دوا بێت کە چەقەچەق و ینی دەنگەدەنجی نێوان ژن و مێردێکە لەسەر ئەم کاڵایە کە سوکایەتی بەیەک دەکەن وتی وڵا خەڵک هەیە ئەوەی دەوێ وتم ناوانییە خەڵک ئەوەی ناوێ ڕەنگە چینێکی کەم بن بەڵێ چینێکەکەم پێی پێکەنێ و ناسێتەوە بەڵام ئەمە ڕێژێکی کەمینەیە وتم وتم ئێستا من خۆم و ئەوانەی کە دەشیان ناسم بەڵێ کاڵاکە تو دەناسم بەڵام بە کاڵا خراپەکە دەیناسم نەک باشەکە وتم مۆرە تۆ پەیامێک دانێ پەیامەکە ڕێزی تیابێت خۆشەویستی تیابێت جوانی تیابێت وەصفی معقولی تیابێت و هێمنی و لەسەر خۆی بپارێزێ وتم نێچێکم لەوانێ بەکاری دێنم بەڵام تۆ بە فەوزا لە بینی ژن و مێردێک کە تێناوە ینی نێر و مێک بەنای ژن و مێرد قسە بێگەڵێن سوکایەتی بەیەک دەکەن مناڵەکەیان لەو سەر بێ ڕێزی دەکات بەرامبەریان وتم ئەو تۆ جگە لەوەی کاریگەری سلبیت هەیە لەسەر خێزان لەسەر مناڵ لەسەر ژن لەسەر پیاو بەڕاستی کاڵاکەشت ینی بۆ سومعی کاڵاکەشت خراپە بۆ سومعی کۆمپانیاکەشت خراپە کەواتە دکتۆر جگە لەوەی کە دەبێت ڕیکلامەکان زانستی بن لەگەڵیشدا هونەری بن
بە دڵنیاییەوە هوەرەکەش ڕۆڵ دەبینێ وەکو باست کە مناڵێک لەولاوە یان دوو کەس لەملاوە قسە بەیەکتری دەڵێن. یعنی ئێمە ئینسان خەلەلێکمان هەیە ئێمە وامان لێکراوە هەندێکمان شەرم بکەین بە کەلتوری خۆمان کە من زۆر مەترسیدارە هیچ میلەتێک نابێت شەرم بکات بە کەلتوری خۆمان باشە لەبەرەوە تۆ کاتێکە ڕکلامێک بڵاو دەکەیتەوە بەڕاستی ڕکلام ئێستا پێویستی بۆیە بە فلتەردا بڕوە ناکرێت تۆ من بەیانیان کە دێم لە ڕادیۆکان یعنی نازانم بۆچی هەندێک لە کۆمپانیەکانی ڕکلام بەوەیان گرتووە کە بەس ژن و مێردێک بێنن پیا و کچێک بێنن سوکایەتی بەیەکتر بکەن نازانم دەبێت قازانجەکە لەوێدا چی بێ خەڵک پێ ناخۆشە کاکەمان پێمان ناخۆشە من لە ڕۆژان لە ڕادیۆ جێم لێوە بوو ژنێک لەگەڵ خەسووی قسێ دەکرد وتی ئەو پیاوەکەم نازانم چیوانەوتی لی گەڕێ بۆ من بزانم چۆن پیاوی دەکەم بزانم بۆ باوکی نازانم واری دەکەم ئەوانە ئەمە ڕکلام نیە بەڕاستی ئەمە وەکو ئەوەیە تۆ کێشەکانی ناو محکەمەیە بیهێنیتە ناو پەیامی ڕکلامی کە ئەمە تێکدانی شیرازەی کۆمەڵگایە لەبەرەوە دەبێت فلتەر هەبێت ئێمە شانازی بە کەلتوری خۆمان بکەن کە هەمووی پڕ لە ڕێز و شتی ئینسانی و جوانی مرۆڤ جوانی هەردوو جەندەر لەبەرەوە ناکرێت تۆ بێت بە ناوی ناسانی کاڵا بچیت ئەم جۆرە حیوارانە دانێت ئەم جۆرە سکریپت و سیناریوانیان بخێنێتە ناو بابەتی ڕکلامی رادیۆ و تەلەڤیزیۆنی لەبەر چیش ڕکلامی تەلەڤیزیۆنی و رادیۆیی بە تایبەتی لەبەر چی لەبەر تەلەڤیزیۆن و رادیۆ دوو کەناڵی متمانە پێکراون خەڵک کە شتێک لێ بڵاو دەکرێتەوە وەکو ئینتەرنێت نییە لە ئینتەرنێت ڕەنگە تۆ بڵێ کاکە ئینتەرنێت هەموو شتێک یان سۆشیال میدیایە هەموو شتێک بڵاو دەکەنەوە کەس نازانێ سەرچاوەکەی چی و چی نییە بەڵام تۆ لە تەلەڤیزیۆن کە شتەکە هات بڵاو کرایەوە لێ ڕەسمیە لە قسەکان تاماشە بەوە کەیت کە دەڵێ بە فیلتر هەبێ ئەی باش ئێمە خۆ لە کوردستانە یاسای ڕکلامی بازرگانیمان هەیە یاسای ژمارە 4 ساڵی 2019 ئێمە یاسایە تا چەند بەرقەرارە تا چەند کاری لەسەر کراوە یاخو لە یاساکە چۆن بازە ڕکلام کراوە بڵێ ئێمە خۆی یەکێ لە کێشەکانمانە یاسای ناڵم هەموو یاساکان هەندێک لە یاساکانمان یاسای باشن بەڵام کێشەی کۆمەڵگەی وەکو ئێمە کە کۆمەڵگەیەکین هەر لە قۆناغی ڕاگوزەرداین ئەو نزیکەی 30 لە ساڵی هەر لە قۆناغ ڕاگوزەرداین کەمە شتێکی بەڕاستی کەمیێنەیە لە دنیا قۆناغ ڕاگوزەر چەند ساڵێکی کەمەوە دچیتە قۆناغی داهات بەڵام ئێمە هەروە لە قۆناغ ڕاگوزەردان بە سروشتی ناوچەکە وایە بەڕاستی سروشتی بابەتی نەتەوەی کۆمەڵشتی لە بابەتانە هەیە کە وای کردووە درێژە بچێشێت بەڵام ئێمە یاسای گونجاو باشمان هەیە بەڵام جێبەجێ ناکرێت نەک هەر ئەو یاسای جەنابەت ئاماژێت پێدا ئێمە لە وەزارەت ڕۆشنبیریش ڕێنمایی هەیە کە چۆن نەبێت تۆ ئەو دەق و بابەتە میدیانی پەیوەندیان بەرکلامەوە ناکرێت زیانی بۆ کۆمەلگات هەبێ بەڕاستی پەیامی میدیایی ناو ڕکلام هەمان پەیامی میدیایی کاری ڕۆژنامە نووسیە کاری میدیاییە باشە لەبەرەوە دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو دەکرێت مامەڵە لەگەڵ ئەویش بکرێت باشە ئەگەر تۆ ڕێگری نەکەیت تۆ بوختانێ دەکەیت بۆ کەسێک یان کارێک دەکەیت کە سوکایەتی بە کۆمەلگاکەت تاوان لێرەدا ڕۆڵی نوخبە دێتە پێشەوە ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دێتە پێشەوە ڕۆڵی نوخبەی میدیایی دێتە پێشەوە لەگەڵ داواکاری گشتی کە کاتێک کە شتێ دەبینن سوکایەتی کردنە بە کۆمەلگاکەت چۆن ڕێگەیان پەخش بکرێت بەڵێ لەبەر ڕێگەی لێ بگیرێ بەڕاستی باشە بە تایبەتی ئەو بابەتانە ئەمە هەستی پێ ناکەین ئەو دوو نمونەیەکە هێنامەوە نمونێتم زۆرە طبعاً ئەو دوو نمونەیەکە هێنامەوە نمونەی زۆر سادەن خەڵک هەست پێ ناکە خەڵک بە ڕاگوزەر پێ دەکەنێ باشە گوێ پێ نادا پێ دەکەنێ بەڵام خۆی لە ڕاستیدا زۆر مەترسیدارە کاریگەریەکانی ئێستا من وازانم هەموو ماڵێکی کورد ماڵێکی کۆمەڵگەی کوردستانی ئەوە شەڕزینەوە لە بەنیژن و مرد لە کاتێک داوا نییە ئەم وازانم هەر یعنی من بەنمونە من نا بەڵام ینی زۆر بەمان جاوەرە دکتۆرە ڕکلامانە تەرجەمەکەی بۆ کەسانی بیانی بزەبێت ینی پێم وایە هەرچی لە ماڵێک کە دەمینم مناڵەکە دانیشت و باوک بانج دەکات بە جۆی ناکا و قسەی زمان درێژ دەکات بەرام و باوک و دایکەکە یعنی تۆ دوێنایەکی زۆر ناشرین لەسەر کۆمەڵگەی دروست دەبێت لەبەرەوە بەڕاستی ئەمە زۆر مەترسیدارە و مەترسیەکانی چۆن ئێمە باسی هەندێک کەناڵی پێشترکان هەندێک کەناڵی میدیاییمان دەکرد کە دەقەکانیان و ئەو مسەلسلانە پێشکەشی دەکەن وەکو ژەهر وایە ئێستا ژەهرەکەی دەردەبینین چی لەناو بە هەمان شێوە پەیامی میدیاییش وای کردووە ئەمە پەیامی ناوخۆیی اینجا خەلەلشتر شەیە لە باڵم پەیامی ڕکلامەکان خەلەلشتر شەیە لە پەیامی ڕکلام ئەویش ئەوەیە کە تۆ ڕکلامی بیانی دەینیت دۆبلاژ دەکەیت و دایدەنیت طبعاً ئەمەش بۆ کولتوری خۆیان و بۆ کولتوری خۆیان دروست کراوە بۆ کولتوری خۆیان دروست کراوە چۆن ئەمە ناکرێت هەندێک ڕکلام هەیە یعنی ئێمە عیبەتیانە ئێمە کۆمەڵگەیش کوردین بینیوتانە ڕکلام بۆ عارەق و ویسکی و مەشروبات بکرێت ناکرێت لەگەڵ دابوونەریتی ئەمە ناگونجێ وانە خۆ تۆ لە بازار هەیە ئاساییە بەڵام لە ڕووی دینی و دابوونەریت و هەتا دوایی ئێمە ڕێگە پێداو نێ بکەیت
لە بەکارهێنانی ئەم شتانی جوانکاری و شامپۆ ئەوانە شێوازی بەکارهێنانی لای ئێمە نەوعێکە لە کۆمەلگەیەکی ئەوروپی نەوعێشترا یعنی تۆ دەبێت بیر لەوە بکەیتەوە چ شێوازێک چ تەکنیکێک گونجاوە بۆەوەی ئێمە بەکاری بێن و خەڵکی پێ قەناعەت پێ بکەین باشە ئەم جۆری کە ئێستا هەیە دکتۆرگیان جۆری درامین زیاتر وەکو زنجیر درامایەک وایە و بە سوودوەرگرتن لە بارودۆخی کۆمەڵایەتی لەوانەیە بزان کە خەڵک بێتاقەتە خەڵک حەسکا پێ بکەنێ ئەنی بەجۆرە لە جۆرەکان سوود لەمانە ژوەرگیراوە وەکوی بەڕێز ئاماژت پێکرد ئاژاوی خێزان مەسەلەن ژنی دەمەوەەر بەڕاستی بەداخەوە کە ئەم وێنایە دروست دەکرێت لە ڕکلامی کوردیە باشە کێ لە پشتی بەرهەمێنانی ئەم ڕکلامانەوەیە ئایا زۆرترین قازانجەکەن بۆ ئێمانە بەرهەمەهێنن ڕێککەوتنە لەگەڵ میدیاکاندا میدیاکانی خۆمان بە جۆرە لە جۆرەکان وای گوێنایانی ئەمانیش کە بەردەوام ئەم ڕکلامانە هەرە ڕۆن هەیە بۆ ماوەی 2 ساڵە ئەو ڕکلامەیە ینی دایکم تاوسەد تەلەڤیزیۆن تێ بەڕاستی زۆر ناخۆشە ینی 2 ساڵ 3 ساڵ ئەو ڕکلامە هەر هەیە بۆ وایە دکتۆرگیان ئەوەی کە لە پشت بەرهەمێنانی ئەو ڕکلامانەوەن بە دەرەجەیەک خەڵکەکە بازارەکە خۆیەتی کابرا دوکانێک کردوتەوە شتێک دەفرۆشێ خزمەت گوزارێک دەفرۆشێ باشە لەبەرەوەی لە ناو خەڵک تێکەڵە کاکە ڕکلامێکم بۆ بکە ئەمە وابێ ئاوێ لە سەتەلای کۆمپانیاکە کۆمپانیاکەش تۆ بازارەکە چێبڕچیتی یای بەڕاستی وانە منافەسەیە لە بینی کۆمپانیاکان ئەگەر لای ئەم نەیکا و بە گوێینەکە بەڵکاکە نابێ ئاخرمە چۆن نەبێ بۆ ئەم شەڕەقسەیەتیا بێت بۆ ئەم سوکایەتی بە توێژێ لە توێژەکان بەرام هەر بۆ زانیاریتان سوکایەتی لە ڕکلام بینیمە و کراویشە بەرامبەر بە کەم ئەندامان بەرامبەر بە خەڵکی نابیست و نابینا و بەرامبەر بەوانش کراوە یعنی ئەمە تێش ئەپارێ و خەڵکیش سێری ئەکاتەوە بێ هەست بەبێ ئەو هەست پێ بکە اینجا ئەوە بەڕاستی فێڵێکیش هەیە لە ڕکلامەکانە دکتۆر فێڵێک هەیە فێڵی ڕکلامەکان بڵێ فێڵ زۆرە فێڵ زۆرە بەڵام ینی تەکنیک زۆرە باڵێن تەکنیکە توان پێڵێن تەکنیک خۆی ئەوەیە بازارەکە ئەگەر تۆ شت بدەیتە دەستی عەقڵی بازار بۆ ساکردنەوەی کاڵاکەت ئەوان ڕەنگە بڵێن زۆرینە پێیان باشەکە ئاو بە هەزەلی بڕوە ئەو کۆمیدی نیە بەڕاستی هەزەلێکی زۆر پۆپۆلیستیە تۆ لە ڕکلام شتی سنجینە کاکە ڕکلام دەبێشتی سنجین دانێت دوورکەویتۆ لە باوەتی پۆپۆلیزم ئەبێ شتێک بکە لە بەرژەوەندی گشتیا بێت بزڵێت تۆ خزمەتی هەردووچیان پێ دەکەیت باشە بۆ ئێستاش ڕکلام هەیە لە مێشتی خەڵک دەرناچێت ئێستاش گەورە و بچووک هەیە دەیڵێتەوە لە بەتابەتی لە وڵاتانێک کە پێشکەوتون لە بواری میدیا ئێستاش ڕکلام هەیە خەڵک دەیڵێتەوە ڕکلام مەفروزە تۆ لە مەکتەب هەندێک ڕکلامی ئەوەندە جوان هەیە بۆ شتی گشتی بەتابەتی نەک ڕکلامە بازرگانیەکان ڕکلام هەیە بۆ کەم دەستگرتنە بەکارهێنانی کارەبایە دەستگرتنە بۆ یارمەتیدانی خەڵکە بۆ با بڵێن شتی خێری و ئەوانەیە بۆ پاک خاوێنێ بۆ ژینگەیە ئەم جۆر ڕکلامانە هەیە کە کاریگەری دەبێت لەسەر خەڵک دروست بکات باشە جگە لە ڕکلامە بازرگانیەکە یعنی ئەمە کێشەکان زۆرن بەڕاستی کاتە ئامانجی ڕکلامەکان مەرج نیە هەر تەنها لایانی مادیەکە بێ لایانی خزمەت گوزاری پێشمەچێتە جۆرەکانی ڕکلام جۆری زۆرە ڕکلامێکی لە جۆرەکانی ڕکلامی بازرگانی ڕکلامی سیاسی هەیە ڕکلامی کۆمەلگا هەیە کە بریتین لەوەی ژینگە لە پاکخاوێنی لە پەروەردەکردنی مناڵە لە کەم بەکارهێنانی ئاوە کارەبایە زیاد بەکارهێنانی لە خێرکردنە لە کۆمەڵی بابەتیترا بە هاناوەچوونی لێ قۆماوانە ئەمانە هەموو جۆری ڕکلامن وەکو دەستەواشەکە ڕیکلام لەگەڵ پرۆپاگەندەیە یەک شتیان جیاوازە پرۆپاگەندا چێتە چوارچەوەی بابەتی سیاسیەوە بێگومان جیاوازە پرۆپاگەندە مەرجنی هەر سیاسیش بێت بەڵام پرۆپاگەندە عادەتەن شتێک ڕەنگە هەبێت بەڵام تۆ دەستکاری زانیاریەکان دەکەیت و بۆ چاواشەکردنی خەڵکەوە بە مەبەستێکی زۆربەی کات بە مەبەستێکی سیاسیە بەڵام ڕکلام زانیاریەکان دەبێت ڕاست بن بەڵێ پرۆپاگەندە هەندێک جار جەنگی دەرونیە بەڵام ڕکلام وانێ ڕکلام دەبێت زانیاریەکان ڕاست و دروست بن بە مەبەستی بە هەمان شێوە کۆمەڵێک ڕگەزیان هەیە لەیەک نزیکن لەگەڵ پرۆپاگەندە بۆ نمونە تۆ دەبێت کاڵاکەت هەبێت خزمەت گوزاریەکەت هەبێت زانیاری پێشکەش پێ لەسەر ئەو خزمەت گوزاریە لە ڕێگەی کەناڵێکی ڕاگەیاندنەوە باشە اینجا بە مەبەستی قەناعەت پێکردنی وەرگرە بۆی بەکاری بێنێت یاخود بیکڕێت باشە کۆمەڵێک ڕگەزی هاوبەشیان هەیە بەڵام ڕکلام دەبێت زانیاریەکانی ڕاست و دروست بن چکە شتێکی ئەخلاقی و بازاڕیشە دکتۆرگیان ئەو بنەما پەروەردەیانە ئەو بنەما زانستیانە چین کە ئەبێ بۆ بەرهەمێنانی ڕکلامێک ئایا تەلەڤیزیۆنیە ڕادیۆیە بۆ ئێستا ئێمە ڕۆژنامە نەماوە کەس ناخوێنێتەوە ئەبێ ئەنجام بدرێ بۆی کە خەڵک زیانی پێنەگات بەڕاستی خێزانەکان
زیانیان پێنەگات بە جۆرە لە جۆرەکان بۆ خەڵک بتوانێت هەم سوود وەرگێت لەو کاڵایە لەو شمەکە کە ڕکلامی بۆ ئەکرێت بەبێ بە کەمترین زیان باڵێن چی بکەن ئەو ڕۆشنانە چین وەکو ئامۆژگاریەکیش وەکو پسپۆڕێکی ڕاگەاندن وڵای من پێم وایە تەمە ڕکلامکردن هەر بازار نییە بازار نییە کۆمەڵێک پرسیارەتی لەسەر شاران چونکە وەکوە پامێشتری میدیایی دەچێتە ناو خێزانەکان ئێمە لە مۆبایل دەبینین مناڵ دەبینێ گەورە دەبینێ خەڵکی خوێندەوار و هەموو جۆرێک دەبینێت لەبەرەوە زۆر گرنگە دەبێ وریای ئەوە بین ئەو سیناریۆ و ئەو سکریپتانێک کە دای دەڕێژن چی لە خۆ بگرێت بە هەمان شێوە لە مەسەلەی شێوازی پێشکەشکردنی ئەو زانیاریانە ئێمە دەبێت ڕەچاوی پێوەرەکانی بەهاو باڵم بەها باڵەکانی ناو کۆمەڵگەی کوردی بکەین پابند بین بەو بەها باڵانێک کە ئێمە لەسەری پەروەردەکراوین لەسەر ڕاهاتوون اینجا ئەمە بەڕاستیش دەبێت کەناڵەکانی ڕاگەیاندنیش خۆیان ینی پێش ئەوەی ڕکلامەکە هەموو شتێک پارە نیە بۆ کەناڵەکان ڕاگەیاندنیش بەتابەتی کەناڵ ڕاگەیاندن لەبەرەوەی وەکو دامەزراوی ڕسمی خەڵک قەناعەتی پێ دەکات تابەتی تەلەڤیزۆن و متمانە پێکراوە زیاترە چێتە ناو بێگومان لەبەرەوە دەبێت فلتەری بکات پێش ڕکلامەکە بڵاو بکاتەوە بزانێت ڕکلامەکە چیە ئەگەر زیانی بۆ کۆمەڵگە هەبێ بەڕاستی حەقوای داوا بکەن کە بیجێڕنەوە جارش دەستکاری بکەن خۆ تۆ ڕەنگە بڕگەیەک لە ڕکلامەکە دەستکاری بکەیت وایە دەستکاری بکەن و نەیە لەم وەکو خۆی بڵاو بێتەوە لەگەڵ گەیاندنی زانیاریەکانە دەنگەکان هیچ ڕۆڵێکی هەیە لە ڕیکلامەکانە کە کاریگەری هەبێت بێگومان تۆ خۆت دەزانانی ڕیکلامکردن لە ڕادیۆ لە تەلەڤیزۆن نواندنە خۆنواندنە واتە ئەکتکردنە تەمسیلیکردنە ئەگەر تۆ بێت دەنگ ناخۆش بێت بەڕاستی خەڵک دەکشێتەوە لەوە یعنی مەعیبەتیانە ئەمە هونەرە بۆ ئیشەکە جگەلەوە دەبێت دەنگی لەگەڵ کاڵاکەش بگونجێت باش ینی هەندێک کاڵە هێر ناکرێت خانم بێ پێشکەشکە هەندێک کاڵای خانمانشێ پیاو ناکرێت پێشکەش بکەوانە اینجا تۆ لە کاتی پێشکەشکردنی خوێندنەوەی سکریپتەکە یاخود پێشکەشکردنی زانیاریەکان لە ڕکلامە تەلەڤیزۆنەکە بەڕاستی دەبێت ڕێسای کۆمەڵی شت بکەیت یەکیانەوەی کە تۆ بنواندن بینوێنیت خۆت بنوێنیت وەکەوەی تەمسیلی بکەیت و بەڕاستی بواقع بێت باشە اینجا تۆ لە هەندێک خاڵکەمە بەستە کە ئەو بڕگەیە یاخود ئەو چەند وشەیە کە دەتوێت دەری بخێت لە ڕکلامەکە گرنگترین زانیارەکەیە دەبێت لەو شوێنە دەنگت بەنەوەیەک بێت کە بەڕاستی تەرکیز بکرێتێ سەر ئەو سەرنجی خەڵک بۆ ئەمە ڕاکێشیت تەواو هونەری بێت تەواو هونەری بێت جگە لەوە وەکو تشم بەگشتی دەبێت دەست پێک بە تایبەتی دەست پێک و کۆتایی ڕکلام زۆر سەرنجڕاکێش من چکە لە ڕادیۆ تۆ ئێمە دەیان کەناڵمان هەیە ئەگەر سەرەتاکەی سەرنجڕاکێش نەبێت بەڕاستی ئێمە دەیگۆڕین وانە لەبەر ڕکلام دەبێت زۆر دەستەکانە خۆش بێت دکتۆریان زۆر سپاس پامە ڕکلامەکان باش ببن و کەمترین زان بە خێزانی کوردی و تاکی کوردی بکەین زۆر سپاس بۆ کاروان عەلی کە بەڕێزیان مامۆستای زانکۆ نووسەریشی لەمان کاتە زۆر سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بووین سپاس دەچینە لای بابەتێکی تر کە باز لە گوندی دارۆغان دەکات لە ناحیەی گەرمەکی سنووری پێنجوێن کە یەکێکە لە کۆنترین ئەو گوندانی کە پێش 70 ساڵ خوێندنگەی تێدا بۆ ئێستا کتێبخانەیەک بە ناوی یەکێک لە شەهیدەکانی ئەو گوندەوە کراوەتەوە هاوکارمان عەبدوڵڵا لەو بارەیەوە بابەتەکەی بۆ ئامادە کردین. بەرەوە دوورترین گوندی سنووری قەزای پێنجوێن دەڕۆین. بۆ یەکەم جار کتێبخانەیەک لە گوندی دارۆخان لە سنووری ناحیەی گەرمە کرایەوە. دەریا و ئەژین دوو خوێندکاری گوندەکەن و ئەوان کردنەوەی کتێبخانەی گوندەکەیان دڵخۆشی کردوون باس لە گرنگی و سوودەکانی خوێندنەوەی کتێبیش دەکەن. من خوێندکارم لە قوتابخانەی دارۆخانی بنەڕەتی تێکەڵاو من ناوم دەریا محەممەدا خوێندکارم لەم لادەیەدا و هەروەها دەستخۆشی لەو مامۆستایانە دەکەم کە ئەمڕۆ کتێبیان هانی بۆ کتێبخانەکەمان و کتێبخانەکە ئێمەیان دەوڵەمەند کرد لە ساڵانی پێشووتردا زۆر گرنگ بە کتێب خوێندنەوە نەدراوە لەم قوتابخانەدا بەڵام زۆر سپاس بووخوا کە لەم ساڵدا زۆر گرنگی پێدرا و هەروەها کتێبخانەمان بۆ کراوەتەوە بە هاوکاری مامۆستاکان و بە هاوکاری چەند کەسێکی تر کە جێگەی شانازیمانن و هەروەها کتێب شتێکی زۆر گرنگە لە ژیانی مرۆڤدا. ئەگەر مرۆڤ کتێب نەخوێنێتەوە ناتوانێت بێ بە کەسێکی سەرکەوتوو. ناوم ئەژین عەبدوڵڵایە 9 ساڵە لێرە دەخوێنم و هەروەها ئێمە زۆر گرنگیمان بە کتێب داوە بە گشتی لەم ساڵدا ئێمە ویستمان کە کتێبخانەیەک بکەینەوە تا خوێندکارەکانمان زیاتر بە دنیای کتێب ئاشنا بن و هەروەها کتێب چەند سوودێکی هەیە کە زیاتر بۆ لایەنی زانیاری وەرگرتن بەکاردەهێنێت و هەروەها کتێب خوێندنەوە یارمەتی مرۆڤەکان دەدات کە پەیوەندیەکانیان زیاتر بەهێز بێت ئەمەش گرنگیەکی خۆیەتی بۆ کتێب و هەروەها کتێب هەموو
ناخۆشەکانی ژیان بیر ئەبێتەوە و زانایەکیش هەیە کە ناوی فرانسیس بیکۆنە دەڵێت کتێب دەتوانێت بتکات بە پیاوێکی مەزن ئەمەش گرنگیەکەی کتێب ئەوەیە کە هەمیشە یارمەتی مرۆڤەکان ئەدات بەرەو ژیانێکی باشتر بڕۆن. کتێبخانەکە نازناوی گەورەی هەڵگرتووە بە ناوی یەکێک لە شەهیدەکانی بنەماڵەی حەمەڕەشید خانی دارۆخانەوە ناونراوە. ڕێوڕسمەکە بە ئامادەبوونی لایەنە پەیوەندیدارەکانی سنوورەکە و هاوڵاتیان بەڕێوەچوو. لەبەرەوەی دارۆخان تاریخێکی دێرینەی هەیە و خەڵقەکەی هەمیشە خولیای علم بوون، خولیای خوێندنەوە بوون، خولیای زانست بوون. ئێمە ئاساین بە بیرۆکەی کە ئەم کتێبخانەیە لەم گوندە بکەینەوە لەبەرەوەی گەنجەکانمان تەلەبە چاوگەشەکانمان زیاتر ئاشنا بکەین بەوەی کە ئەو فرسەتەی کە هەیەە بتوانن کتێب بخوێننەوە نەک بە مۆبایلەوە بە هەندێ یاری ناڕەواوە مەشغوڵ ببن. ئێستش لەخوا بەزاوێ ئەوەی کە کردومانە جێگەی سەرنجی هەمووانە و هەر لە ئیستەوە تەلەبەکانمان ڕۆژانە کتێب وەرەگرنەوەی بن لە ماڵەوەی خوێندنەوە مۆبایلەکانیان دابردووە. ئەمە بیرۆکەیەک بوو لەبەرەوەی شەهید بەهنامیش کە بە ناوی شەهید بەهنام وەیە خۆ یەکێک بووە لەو ڕۆشن بیر و ڕۆشن فکرانەی کە خولیای کتێب بووە، خولیای خوێندنەوە بووە، خولیای ئەوەی بووە کە گەنجانی ئەم وڵاتە هەمووی پێش بکەوێ و بخوێنێت بە لەبەرەوەی ناومان نەکتێبخانەی شەهید بەهنامی مەجید خان سوپاسدانەکەم. بەنسبەت کتێبخانەوە گرنگیەک و ئەهمیەتێکی تەواوی هەیە بە حکمی ئەوەی ئەم گوند و ئەم گوندەی دارۆخانە و تەواوی گوندەکانی تر ڕێژەیەکی زۆر خەڵکی تایە بەڵام کتێبخانەیەکی تیا نییە. ئەمە زەروریەتێکە بۆ گوندەکانمان لەبەرەوەی خەڵکێکی ڕۆشنبیر و واعی و شیاری تیا ئاهلی خوێنەوەن ئاهلی کتێبن. بۆیە بەڕاستی زەرورە ئەم کتێبخانەمان کە کردووە تەوانێت تەنها بۆ قوتابیان نییە بەڵێ لەسەر پێشنیاری بەڕێز کاکاوسی مەجیخان ئەم کتێبخانە کرایەوە دواتر بە تەمایە فراوانی کات و قایەکی گەورەی بۆ دابین کردووە کە خۆی لە 200 مەتر ئەبینێتەوانێ گەورەتری ئەەکەین و ئیشاءڵڵا لەو چوارچێوە لۆکاڵیا نامێنەوە گەورەتریەکەین ئیشاءڵڵا. گوندی دارۆخان یەکێکە لە گوندەکانی سنووری قەزای پێنجوێن زیاتر لە 40 کیلۆمەتر دوورە و گوندێکی سەرسنوورە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران. یەکێکە لەو گوندانەی زیاتر لە 70 ساڵە خوێندنگەی تێدا کراوەتەوە و ئێستاش خاوەنی زیاتر لە 60 خوێندکارە و کردنەوەی کتێبخانەیەک لە ناو گوندەکە خوێندکارانی دڵخۆش کردووە. عەبدوڵڵا غەریب، گەلی کوردستان، گوندی دارۆخان لە سنووری ناحیەی گەرمک. خۆشەویستان، ئەمە تەواوی بەرگە و بابەتەکان و تەوەڕەکانی ئەمڕۆمان بوون. هیوادارین کە جێگەی سوود بووبێ بۆ خۆشەویست. ڕۆژێکی تایبەتتان هەبێ و خوا ئاگادارتان بێت. کاتێکی خۆش بۆ گژلایەکتان، خواتان لەگەڵ.